بەناوی خوای بەخشندەی میهرەبان، خۆشەویستانمان لە بەرنامەی پەیامی ڕۆژ لە گوێگەن جوانترین سڵاوی خوای گەورەتان لێبێت. سپاس و ستایش بۆ خوای گەورە لە سەرتاوی بەخش و نیعمەتەکانی بەرامبەر بە بەندەکانی کە ئێمەین، بە تایبەت بەخشی ئیمان و بەخشی ئەوەش کە بە ئومەت و ئەندامێک لە ئومەتی پێغەمبەری پێشەوای حساب کردوین. خوای گەورەش ئەو شەرەفەمان لە دنیا و قیامەتدا پێ بەخشێ و لە دروشم و وتنەوە ببێتە ئەندامێکی ڕاستەقینەی و ناوەکی. درود و سڵاو و میهرەبانی خوا بڕژێ بەسەر گیانی پاکی پێغەمبەری پێشەوامان صلی الله علیه وسلم و بۆ سەر دڵ و دەرونی یار و یاوەران و شوێن کەوتوانی، بۆ سەر دڵ و دەرونی ئێوە عەزیز و خۆشەویستیش هەمیشە بە ئارامی و ئاسوودەی بژین. خۆشحاڵین ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم کاک جەلال ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پەیامی ڕۆژتان پێشکەش دەکەین. بینەرانی عەزیز، سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. دیارە لە چەند ڕۆژی ڕابردوودا بە تایبەتی کات دوێنێ 12 ڕەبیع الئەوەل بوو، بینیمان کە خەڵک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان یاخود بە تایبەتی لە هەولێر چۆن ڕژانە ناو شەقامەکان و خۆشەویستی خۆیان بۆ محەممەد درودی خوای لەسەر بێت دەربڕیوە. بەڵام ئەوەی کە گرنگترە قسە و باسی لەسەر بکەین، ئایا تا چەندە ئێمە شوێن کەوتەی محەممەدین و گرنگترین پرسیار کە لێرەداوە هەیە، ئایا ئەگەر حکومڕانانی وڵات و سیاسەتی وڵات محەممەدی بێت، وڵات چۆن دەگۆڕێت؟ بۆیە بە پێویستمان زانی تەوەری یەکەمی بەرنامەی ئەمڕۆمان قسەکردن بێت لەسەرەوەی ئەگەر سیاست و حکومڕانی وڵات محەممەدی بێ، کۆمەلگە وڵاتی ئێمەش چی بەسەر دێت؟ لەلایەکەوە ئەگەر بەرپرسانی وڵات لەناو خەڵکدا بەشداری لە مەراسیمی مەولود بکەن، ئایا تا چەندە شوێن پێکانی محەممەد دەگرنە بەر درودی خوای لەسەر بێت، کە تەوەری یەکەمی بەرنامەکەمان دەبێت. تەوەری دوێنی بەرنامەکەشمان دوێنێ ساڵیادی دامەزراندنی ڕادیۆی سونەت بوو کە دروشمیان زیندووکردنەوەی سونەتەکانی پێغەمبەرە درودی خوای لەسەر بێت. ئەمڕۆ قسە و گفتوگۆی لەسەر ساڵیادی دامەزراندنی ئەو ڕادیۆیە دەکەینەوە. تەوەری سێمیشمان ڕووماڵە لەگەڵ پەیامێرانمان کە لە چەند شارێکی جیاوازەوە دیارە مەراسیمەکانی مەولود بەردەوامن. بە تایبەتی ئەمڕۆ لە شاری پاوەی ڕۆژهەڵاتی کوردستان یەکێک لە گەورەترین مەراسیمەکانی مەولود بەڕێوە دەچێت کە هەڵدەدەین ئەوێشتان بۆ بگوازینەوە لەگەڵمانە بن، لەگەڵ چەند راپۆرت و زانیاریەکی تایبەت کە راپۆرتەکانیشمان دووبارە تایبەتن بە دوێنێ کە ڕۆژی لەدایکبوونی پێشەوامان درودی خوای لەسەر بێت بووە. راپۆرتەکانمان تایبەتن بۆ بابەتانەوە لەگەڵ زانیاری دیکە. وەکەمیشە بڕگەی یەکەمی بەرنامەکەمان تایبەتە بە پێشبینی کەشوهەوای شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان. با پێکەوە بینەری بین. لای بڕگەی نرخی دراوەکان.
لە بڕگەی یادەوەریدا هەمیشە ئاشناتان دەکەین بۆ ڕوودا و مێژوە گرنگانەی کە لە ڕابردوو لە ئەمڕۆدا ڕوویان داوە با پێکەوە بینەری و بڕگەیەش بین. دەیانزەی ساڵی 1483 لە دایکبوونی مارتن لۆسەری چاکسازی ئاینی مەسیحی. مارتن لۆسەری ڕێبەری چاکسازی ئاینی مەسیحی نوسخەیەکی دەستنووسی لەنەوە 5 مەسەلیەکەی خۆی نارد بۆ کەنیسەی وێتینبێرگ و توانی چاکسازیەکی گەورە و بنەڕەتی لە ئاینی مەسیحیەتدا بکات و گورسێکی کاریگەر لە ئاینی پاپا بدات کە کۆمەڵگەی ئەوروپی بە کاریگەری پسوڵەی لێخۆشبوون و دادگاکانی پشکنین و کۆشتنی زانەکانی بەرەو وێرانە و دواکەوتوی بردو. مارتن لۆسەر توانی ڕیفۆرمێکی گەورە لەو ئاینەدا بکات و هەماهەنگێکی زۆر بخاتەوە نێوان زانست و ئاین. دەیانزەی ساڵی 1990 لە دایکبوونی میخائیل تیمۆڤیتیچ کلاشینکۆفی دروستکەری چەکی کلاشینکۆف کە چەکێکی ڕووسی بوو. میخائیل کلاشینکۆف لە دوای جەنگی جیهانی یەکەمەوە لەدایک بوو، بەڵام لە مەودەی ساڵانی جەنگی جیهانی دووەم و دواتر بە دروستکردنی چەکی کلاشینکۆف توانی کاریگەریەکی زۆر بکاتە سەر جەنگەکانی ئەمڕۆی مرۆڤایەتی و ملیۆنان مرۆڤی بێتاوان و تاوانبار بەهۆی چەکەکەیەوە بکوژرێن. ناوبراو ساڵی 2013 لە تەمەنی 92 ساڵیدا کۆچی دوایی کرد. دەیانزەی ساڵی 1938 کۆچی دوایی مستەفا کەمال ئەتاتورکی دامەزرێنەری کۆماری ئەڵمانی تورکیا و هەڵوەشێنەرەوەی سیستەمی خلافەتی عوسمانی لە ساڵی 1924. مستەفا کەمال ئەتاتورک لە ساڵۆنیک لەدایک بووە و دەگوترێت لە دایک و باوکێکی جوولەکە هاتوتە دنیاوە، یا دەگوترێت لە مناڵیەوە جوولەکە و زایۆنیست پەروەردەیان کردووە بۆ ئەرکی هەڵوەشاندنەوەی خلافەتی ئیسلامی کە بربەستی گەورە بووە لە بەردەم گەیشتنی جوولەکەکان بە ئامانجی خۆیان کە بریتی بووە لە دامەزراندنی دەوڵەتی جوولەکە لە سەرخاکی فەلەستینی ئیسلامیدا. مستەفا کەمال ئەتاتورک سەرەتایەکێک بووە لە فەرماندە ئازاکانی دەوڵەتی ئیسلامی عوسمانی و بەهۆی ئازایەتیەکەیەوە نازناوی غازیان پێداوە کە بە واتای موجاهیدی ڕێغەزا دێت و لە جەنگی دەوڵەتی عوسمانی دژی یۆنان قورئانێکی بەرز کردە و دەیگوت تا ئەم قورئانە لە دەست و دڵ و بیرکردنەوەی ئێمەدا بێت کەس ناتوانێت زاڵ ببێت بە سەرماندا، تا لەو ڕێوە توانی سەرنج و هەستی مسلمان بەدەست بهێنێت پاشتر کە دەوڵەتی خلافە ئیسلامی هەڵوەشاندەوە قورئانێکی کێشا بە مێزەکەی بەردەمیدا و دەیگوت ئێمە پێویستمان بە قورئانێک نەماوە کەوا باسی هەنجیر و زەیتونمان بۆ بکات. مستەفا کەمال ئەتاتورک یەکێکە لە دیکتاتۆرەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دژی میلەتی کوردیش چەندین ڕێکەوتنی گەورەی ئەنجام داوە وەک ڕێکەوتنی سەعەد ئاباد و لۆزان. لە ماوەی دەسەڵاتدارەتی خۆیدا مستەفا کەمال ئەتاتورک هەزاران مزگەوتی ڕووخاند و دەیان هەزار زانای مسلمانی بە تۆمەتی پۆشینی جلوبەرگی شەرعی شەهید کرد و هەموو پیتێکی عەرەبی لە بانگ و قورئان و نوێژەکاندا هەڵگرت و لەبەری ئەوە پیتی لاتینی ئیش پێکرد. دەیانزەی ساڵی 1948 کۆچی دوایی شاعیری ناوداری کورد مامۆستا زێوەر یەکێکە لە شاعیرە نەتەوەیەکانی کورد و یەکێکیشە لە شاعیرە ئامانجدار و بە پەیامەکانی کورد و دژی خورافە پەرستی و دواکەوتویی وەستاوەتەوە و هەمیشە هەوڵیداوە کۆمەڵگە بە چرای زانست و زانیاری ڕووناک بکاتەوە. دەیانزەی ساڵی 1989 دیواری بەرلین ڕووخێنرا کە لە نێوان هەردوو بەرلینی خۆرئاوە و خۆرهەڵاتدا دروست کرابوو بە مەودایەکی زۆر درێژ کرابوو لە نێوان جیاکردنەوەی هەردوو شارەکەدا کە لە ساڵی 1961 دروست کرابوو. درێژی دیواری بەرلین 167.8 کیلۆمەتر بووە. گەر سیاست و حکمڕانی وڵات سیاست و حکمڕانیەکی بە ئەخلاقانەی پێغەمبەرانە بێ کۆمەڵگە بەرەوچە ئاقارێک هەنگاو دەهابێ. پێغەمبەری پێشەوامان صلی الله علیه وسلم ئاماژە بەوە دەکات کە بەنو ئیسرائیل لەلایەن پێغەمبەرەکانیانەوە سیاست و کاروباری ژیانیان بۆ بەڕێکخراوە
کە بێگومان جوولەکەیەک بە سەلمانی فارسی دەفەرمێ ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ من سرم لە ئاینەکەی ئێوە دەسوڕمێت یان بە خێلیتان پێدەبەم کە پێغەمبەرەکەتان صلی الله علیه وسلم لە ئادابی دەست شۆرینێکەوە هەتا وەکو کورسی دەسەڵات و حکمی وڵاتی بۆ باسکردن و یاسا و ئادابی بۆ داناون. ئەم پەروەردە قورئانی و پێغەمبەرانەیە بووە کە ئیمامی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت لە وتاری دەست بەکاربوونەکەیدا دەفەرمێ بەهێزتان لای من بێهێزە تا و کاتەی کە مافەکەی لێ وەردەگرمەوە، بێهێزیشتان لای من بەهێزە تا و ساتەی مافی بۆ وەرەگرمەوە. بێگومان ئەگەر سیاسەتی وڵات بەپێی سیاسەتێکی قورئانی و پێغەمبەرانە بێ و کاتە بنەماڵەچێتی و حیزبێچێتی و ناوچەگەرێتی و زمان و ئەم شتانە ڕەنگ نادەنەوە لەوەی کەوا دەسەڵاتداران بە چاوێکی ترەوە سەیری ئەمە بکەن و کەسایەتی و ئەخلاق و ڕەوشتی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە هیچ کایەکی حکمڕانیدا ڕەنگ نەداتەوە. بەداخەوە ئێمە لە ساڵانی هەفتاکانەوە کاتێ شەپۆلی مارکسیەت و یەکێتی سۆڤێت زاڵە بێ میلەتی کورد دەچێت لە چین ماوسیتۆنگمان بۆ دێنێ ئەنجلسمان بۆ دێنێ لە یەکێتی شۆرەوی لینین و بێت بۆچوونەکانی ترۆتسکی و ئەمانە دێنێکەوە جارێک لە جاران بۆ حکمڕانیەکی دروست پەنایان بۆ پەیام و کەسایەتی پێغەمبەری پێشامان نەبردووە صلی الله علیه وسلم. بۆ قسەکردن لەسەر گرنگی ئەوەی کە کەسایەتی و ئەخلاق و ڕەوشت و پەیامی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حکمڕانی و سیاسەت و ئیدارەکردنی وڵاتی ئەمەدا ڕەنگ بداتەوە. بەڕێز جەنابی مامۆستا مەلا نادرکانی کوردەیی زانای ئاینی لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە قسە لەم پرسە گرنگەکە. مامۆستاگیان سەلام عەلەیکم، سپاس بۆ کاتێک کە بە ئێمەت بەخشی. یادی لەدایکبوونی پێغەمبەری پێشەوات لە جەنابتان پیرۆز بێ وەکو یەکێک لە میلادگرە ڕاستگۆکانی پێغەمبەری پێشەوامان صلی الله علیه وسلم و پێم خۆشە لێو دەواازەیە و دەست پێ بکەم حکمڕانی و سیاست کاتێکە ڕەنگڕێژە بێ ئاراستە بێ بە کەسایەتی و پەیام و ناوەڕۆکی پەیامەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو کاتە چۆن دەدرەوشێتەوە و کۆمەڵگە چۆن سوود لەو حکمڕانی و سیاسەتە وەردەگرێت. سەلام و ڕەحمەتی خوای گەورە لە جەنابیشتان بێ لە تۆی بەڕێز و لە کاک جەلالی بەڕێز و وەسەلامیش لە پەیامی بەڕێز ئینشاءالله خوای گەورە ئەو پەیامە هەر بەردەوام کا بۆ ئەوەی کەوا پەیامی موسڵمانان و پەیامی خەڵکی موسڵمان بگەێنێ بە هەموو جەماوەر. پیرۆزبایی لە جەنابیشتان و دەستخۆشیش لە ئێوەی بەڕێز بەخۆی ئەگەر بێت و جەنابت فەرمودەکەت خوێندەوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ إن بني إسرائيل كانت تسوسهم الأنبياء واتە نەوەی یعقوب کە پێیان دەگوترێ بەنو ئیسرائیل ئەوان سیاسەت و بەڕێوەبردنیەکەیان چێبوو پێغەمبەران بوون عەلەیهیم السەلات وەسەلام. دیارە پێغەمبەران کە باشترین مەخلوقی خوان لەسەر ئەرزدا خوای گەورە بۆ کۆمەڵێ شت دایانێرێ بۆ تەربیە بۆ تەعلیم بۆ تەمێکردن بۆ پەروەردەکردن و هەم بۆ سوودگەیاندنی ئەوان بە خەڵکی بۆ دنیا بۆ قیامەت. چکە دڵسۆزی هیچ سەرکردەیەک و هیچ قائیدێک لەوەی نییە کە دنیای بۆ ڕێک بخە دنیای بۆ جوان بکە بەڵام دوا ڕۆژی لە دەست بدە. بۆیە بەڕاستی ئەگەر ئێمە بڵین سیاست بریتی بێت لە فەن الئیدارە یان فەن الممکن کە خۆی سیاسەت کۆمەڵێ پێناسەی کراوە لە هەمویان گرنگترەوەی دەڵێن فەن الئیدارەیە واتە بریتە لەوەی چۆن ئینسان بتوانێ خەڵکی بەڕێوە بەرێ. لە ئیسلامدا ئەسیاسە شەرعی هەیە چکە سیاسە هەمووی بە پێوەری ئێستا فەرقی هەیە لەگە سیاسی شەرعی. سیاسەکانی ئێستا زۆربەی نەکرد لە ناو ئێمە لە هەموو عالم دەڵێن لا ئەخلاقە فی السیاسە، یعنی لە سیاسەتدا ئەخلاق و ڕەوژ نییە، یان دەڵێن لا سیاسەتە دائیمە لكن مەصلحە دائیمە، یعنی سیاسەتی بەردەوام نییە بەڵکو ئەوەی کە بەردەوامە بەرژەوەندیە. دەبینین لەم ڕۆژانەدا کوردانی ڕۆژاوە کە گەورەترین هێزی دنیا شەڕی پێکردن و ئاخریش شەڕی داعشی پێکردن و بە چەک و بە یارمەتی و بە پارە دواتریش لە ماوەیەکی زۆر کەم کشتی تێکردن. پێغەمبەری ئێمە صلی الله علیه وسلم پێغەمبەران بەگشتی و کۆتا پێغەمبەر کە حەزرەتی محەممەدە صلی الله علیه وسلم ئەو بەڕێوەبردنی خەڵکو و ئیدارەی ئەگەر ئێمە تەراتیبی ئیداری بخوێنینەوە ئیکتانی دەبینین کە حکوومەتەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە کتابەکە ناوی نظام الحکومە النەبەویە، یعنی ئایا حکوومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم نیزامەکەی چۆن بووە. بەس بە نمونەیەکی بچووک بێنینەوە کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تشکیلی دەوڵەت دەکات لە مەدینەی منەوەرە
طبعا لەوێ ئەو دەوڵەتی پێغەمبەر دایدێنێ ئەو دەستورێک دەنووسێتەوە کە لە دەستورەکە لە ناو مەدینە خەڵکی دولۆڕی کەناڵی بەڕێزدان و بینەرە بەڕێزەکان خەڵکی منافق هەیە دووڕوو خەڵکی کافر هەیە خەڵکی بتپەرست هەیە خەڵکی جوولەکە هەیە خەڵکی مسلمانیش هەیە یعنی ئەم هەموو خەڵکە لە دەستورەکەی پێغەمبەر صلى الله عليه وسلم کە بۆ خۆشی فەرمیەتی الناس سواسية كأسنان المشط خەڵکەکان وەکو دەندووکی شانە وەکو ددانەکانی شانە یەکسانن لا فضل لعربي على عجمي ولا لعجمي على عربي آخر إلا بالتقوى وكحسمي كردووە کەواتە ئەگەر ببینین لە دەوڵەتەکەی پێغەمبەر لە دەستورەکەی فەرمووی کە هەموو کەسێک بەنو فلان و ئەمەم جوولەکە هەر هەمووی حەق و مافی پارێزراوە بەڵام دەبێت بە هەمووشیان پێکەوە بەرگری دیفاع لە مەدینە بکەن ئەگەر خەتەرێک و ترسێک هاتە سەر شاری مەدینە لە دەوڵەتەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە دەستورەکەی پێغەمبەر کە هیچ جیاوازیەک نەبێ لە بینی مسلمانێکی متقی لەگەڵ کەسێکی کافرێکی دڵڕاق یان منافقێکی دووڕوو یان کابرایەکی یەهودی یان هەر کەسێک بوو بێ لەبەر ئەوەی پێغەمبەر صلی الله علیه وسلم خوای گەورە کە نردوێتە ڕەحمەتەن للعالەمینە ڕەحمەتەن للمؤمنین نییە ڕەحمەتەن للمسلمین نییە عالەمین کە زانان تەفسیری دەکەن دەڵێن ماسی والله غەیری خوا عالەم هەمووی دەگرێتەوە پێغەمبەریش ئەو ڕەحمەتە بووە صلی الله علیه وسلم بۆیە ئەگەر ئێمە بمانەوێ هەر لە مامۆستای ئاینی لە قەزەی داعوا هەر لە سیاسەت ماداران هەر لە بازرگانەکان هەر لەسەر هەموو کەسێک کە هەر پیشەیەکی هەیە دەتوانین پێغەمبەر بۆ هەمووی بەرنامەی داناوە صلی الله عليه وسلم دەستور و یاسای داناوە بۆیە دەبینین کە جەنابەت باست کرد پێشەکەی ئەو هەموو زوڵم و ستەم و نەعەدالەتیە هەیە هەمووی لە غیابی ئیسلامدایە یعنی ئەگەر بێت و ئیسلامێکی کە خوا دەیەوێ کە پێغەمبەر صلی الله علیه وسلم منهج و بەرنامەکەی داڕشتووە جێبەجێ بکرێ ئەوە لە هەموو دنیادا کەس زوڵم لە کەس ناکە کەس مافی کەس ناخوا کەستەم لە کەس ناکە بەڵام ئێمە وەکو جەنابەت فەرمی میلەتی ئێمە هەموو لایەکی تاقی کردوتەوە دەشکرێ بڵێن جارێکیش با ئیسلام تاقی بکەینەوە دیارە ئەمە لە یادی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم کاندێ زانە هەر رازی نین بڵێن یاد بەڵکو بڵێن بەرزڕاگرتن چکە کەسێک یاد دەکرێتەوە کە لەبیر کرا بێ پێغەمبەر لەبیر نەکراوە صلی الله علیه وسلم چکە ژیان بەبێ پێغەمبەر ژانە ژیان بەبێ پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوە سەرگەردانیە سەر لێ شێواویە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەکو جەنابەت ئەوەی سەلمانت جێڕایەوە خوای گەورە لێ رازی بێ کە کەسێک یعنی ئیسلام فێری ئەمەی کردووە پێغەمبەر فێر بەرنامەی بۆ داناوین چۆن دەخەوین چۆن دەخۆین چۆن هەڵدەستین چۆن تەعامل دەکەین چۆن دەڕۆین چۆن دەکڕین چۆن دەفرۆشین دەبێ پێغەمبەرێک صلی الله علیه وسلم فێری ئەوەی کردبین چۆن بچینە سەر ئاو فێری ئەوەمان نەکات چۆن دەوڵەت بەڕێوەبەرین چۆن سیاست بکەین سیاست کە گوتمان لایەنە شەرعیەکەی نەک سیاسەتی ئەم پێوەرەی ئێستا یعنی معقولە پێغەمبەرێک صلی الله علیه وسلم ئەم هەموو شتەی بێ ئێمە گوتبێ لایەنی عیبادەت جانبی حیات و ژیان پراوێز بخاو فرامۆش بکە کە ژیانی خەڵکی زیاتر لە ئیسلامدا بەوەیەوە کە کەسانی بتوانن ئەهلی حەل و عەقد بەڕاستی بەڕێوێ بەرن بۆیە پێغەمبەرمان لەو بارەوە صلی الله علیه وسلم جوانترین نیزام و یاسای بۆ ئێمە داناوە بەڵام ئێمە بەداخەوە هەرەندێشتی لاوەشیمان گرتووە بڕۆ سەرجادە بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم باشە پێغەمبەر خۆ خیانەتی نەکردووە بۆ خیانەتەیە پێغەمبەر خۆ دزی نەکردو بۆ دزیەیە پێغەمبەر گەندەڵ نەبووە زۆر کەس دەڵێت دەستەی نەزا پێغەمبەر بۆ دەستەی نەزانێت چکە بەخۆی نەزیه بووە یعنی بەڕاستی ئەگەر بێت و ئێمە بگەڕێنەوە سەر ئەو نەهجە و ئەو بەرنامە و ئەو شتێک کە پێغەمبەر دایناوە بۆ ژیانی ئێمە باشترین سوودمەند و قازانج دەکەین هەمومان بە گەورەکانیشانەوەوان بە دەسەڵاتدار و هەروەها بە خەڵک و مجتەمەع و کۆمەلگە و ئوسرە و خێزانیش زۆر باشە ماوەسا کۆمەلگەی ئەمڕۆ یا با بڵێن حکومڕانی ئەمڕۆی هەرێمی کوردستان ئەگەر زیاتر قسەی لەسەر بکەین و بینە ناو ناوەڕۆکەکەی سیر بکەین بەدەست دەیان گرفتی دارایی کۆمەڵایەتی سیاسی هەموومانەوە دەناڵێنێت بەڵام دوێنێ کە ڕۆژی بەرزڕاگرتنی لەدایکبوونی پێشەوامان بووە ئەو هەموو خەڵکە دێتە سەر شەقامە مەخەڵ لەلایەکەوە کە پێویستە قسەی لەسەر بکرێت چکە دوجار هەر خەڵکن دەبنە هۆکاری داڕشتنی یا ڕنگڕێژکردنی سیاست و ئەوانەی کە دەبنە حکومڕانی هەرێمی کوردستان لەلایەکی دیکەوە هەندێک بەرپرسی باڵا بە تایبەتی کە مافی خۆمانە نایوبین سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان دێتە ناو ئەم خەڵکەوە جیاواز لە لایەنە شخصیەکەی خۆیەوە ئایا تا چەندە پێویستە مادام دێتە ناو
ئەم بۆنەیەوە باوەڕی پێی هەیە دەبێت شوێنپێکانی پێغەمبەر لە حکومڕانی و سیاسەتی حکومڕانەکەیدا بگرێتە بەر و ئەگەر سێرێکی وڵاتیشمان بکەی بەم هەموو قەیرانانەوە تا چەندە دوورین لە شوێنپێکانی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت. بارەکەڵا دەست خۆش بێ پرسیارێکی زۆر لە زیێ خۆی بوو بەخۆی ئەوەی کە جنابەت باست کرد ئێمە هەر شتێ بۆ پێغەمبەر بکرێتەوە ئەو جۆش و خۆشەی خەڵک حتمێن تعبیرێکە دەربڕینەکە بۆ خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەڵام زۆر جاران ئێمە دەبینین مەسەلە بۆ نمونە ئەوەی کە دوێنێ 12 ڕەبیع الأول هاتوۆتە سەرجادەی سبەنێ یەکیش یعنی کە یەکی مانگ دێ سەری ساڵی عینی بۆ ئەویش دەچێ بەڕاستی ئەوی کە جناب باسی کرد بۆ نمونە کە سەرۆکی حکومەت دێتە ناو خەڵکی و لە ئەو ڕۆژەدا ئەمە جێی دەستخۆشیە ئیشێکی باشە کارێکی باشە بەڵام ئەو پێغەمبەرەی صلی الله علیه وسلم کەیمە بۆی دێنە سەرجادەی و ئەو پێغەمبەرە کۆمەڵێ بەها مرۆڤی و شتی گەورەی بێمە گوتووە بۆچی ئەویان پشتگوێ بخەین و فێڵ لە خۆمان بکەین نە لە خەڵکی بکەین نە خوای گەورە جەل لە جەلال و خۆڵەوە خوای گەورە فێر لێ ناکرێ یعنی ئەمە کە دەمانەوەیە مادەم پێغەمبەرمان خۆش دەویستم ئیدعای ئەوە دەکەین دەبێت خۆ ئەو خۆشەویستیە یان ئەو دەربڕینی گەورەی پێغەمبەرە صلی الله علیه وسلم لە ژیانماندا لە ئیدارەکردنمان لە بەڕێوەبردنمان لە دەسەڵاتمان لە حکوماندا یعنی دیار بدرەوشێتەوە ئێمە ئەگە بڵێن جەنابەت یان ئەمن عەمر زەید هەرێک لە ئێمە خۆشی دەردەبڕێ بۆ لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئێخۆ ئەو پێغەمبەرە کە هاتووە تەبعاً لە کاتێکدا هاتووە کە وەکو دەڵێ ئەکول القەوی و الضعیفە بەهێزەکان بێهێزەکانیان دەخوارد یعنی دوو لە ڕووی بەڕێستان و بینەران قانونی غابە هەبوو قانونی غابە لە ناو دارستانەکان چێ بەهێز بێهێزەکان دەخوا خۆ ئێستاش لە هەموو دنیا عەولەمە و پێشکەوتن و بەناوی مافی مرۆڤ و دیموکراسی و حقوقی ئینسان و چی ئەم شتەی کە هەموو بالۆرێکە لێ دەدرێ کە هیچی لە ئەسڵدا حەقیقەتی نییە بەڵکو هەندێک شیعاراتی مزەیەفە ئەمە گەر ڕاست دەکەین لەگەڵ ئەوە بۆ پێغەمبەرمانە صلی الله علیه وسلم پێغەمبەری خوا لە هەموو کەلەبەرەکانی ژیاندا بەرنامەی بۆ ئێمە داناوە ئەمن ئەگەر یادی پێغەمبەر دەکەمەوە صلی الله علیه وسلم باوەڕکە کەسانێک ممچینە یادی بکەنەوە هیچ علاقەشیان لەگە پێغەمبەر نەبێت صلی الله علیه وسلم وەکو عادەتێکی لێ هاتووە ئێمە پێویستە ئەوەی لە سەرێمە عیبادەتە عادەت نییە ئەوەی لە سەرێمە ئیقتیداکردنە بە پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆ سەحابەی کیرام خوای گەورە لیان ڕازی بێ هیچ مەولودیشان بۆ پێغەمبەر نەدەکرد بەڵام گەیشتن بەو پلەیە کە خوای گەورە پێیان دەفەرمێ رضي الله عنهم ورضوا عنه یان وكل وعد الله الحسنى ئەوان ماڵیان ژیانیان هەمویان بە قوربانی ئیسلام و پێغەمبەر کرد صلی الله علیه وسلم کەواتە ئەوەی ئێستا ئێمە کە بەرامبەر بە پێغەمبەر بە فەرمانبەران و بە مامۆستای ئاینی و بە دوکاندار و بە خەڵکی کاسب و بە ڕاگەیانکار و بە هەر هەمومانەوە ئەوەیە کە یعنی بەشێکمان هەبێ بۆنێکی پێغەمبەرمان لێبێ صلی الله علیه وسلم معقولە بڵێم پێغەمبەرم خۆش دەوێ بەڵام ماڵەکەم هیچ شتێکی بە پێغەمبەر نەچێ معقولە من دەسەڵاتم بڵێم پێغەمبەرم خۆش دەوێ بەڵام لە دەسەڵاتەکەم هیچ پەیامێکی پێغەمبەر جێبەجێ نەکەم صلی الله علیه وسلم بۆیە ئەمە زۆرێکە لەوەی کە ئینسان خوا نەخواستە وەکو خۆپیشاندانێکی زاهریە ئەمە بەرحاڵ دەستخۆشی دەکەین شتێکی چاکە خۆزیە سەرکردەکانمان هەموو کات لە ناو مجتەمەع و لە ناو کۆمەلگا و لە معاناتی خەڵکی خۆیان تێبگەیشتنیان لەگەڵیان بوونایە وەکو دەڵێ فی سەڕائی وەڵضەڕا لە خۆشی و لە ناخۆشیدا بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەیە کەوا ئێمە چۆن ئیقتیدا یان تەبعیەت لەو پێغەمبەرە بکەین صلی الله علیه وسلم چکە پێغەمبەر هەر بۆ ئیمانداران نییە بۆ هەموو کەسێکە بۆ هەموو خەڵکێکە کافەتەن للناسە بۆ هەموو خەڵکێکە ئەگەر پێغەمبەرانی تر وەختێک بۆ کەسێک و قەومێک بەڵام پێغەمبەری کۆتا زەمانە صلی الله علیه وسلم وەک ئاماژەمان پێکرد کتابی ئاسمانیە دەسەڵاتدارانی ئێمە لەم سەری غەربەوە بۆ ئەو سەری شەرق ڕۆشتون کۆمەڵێ فکرە و ئایدۆلۆژیایان بۆ بەڕێوەبردننی وڵاتێناوە بەڵام جارێ لە جارەکان ڕێیان نەکەوتۆتە ئەزمونکردنی ژیان و کەسایەتی یا پەیام و بیرکردنەوە و بەڕێوەبردننی ئیسلامی لە کۆمەڵگەی خۆماندا مەبەستمەوەی بپرسم ئایا ئەمە پەیوەندی بەوەوە هەیە کە سەرنجام ئەگەر گڵۆپ و نوری پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاینەکەی لە کۆمەڵگەیە هەڵبکرێت سەرنجام گەندەڵی و خراپە و ستەمی بەشێ لە دەسەڵاتداران دەرەکەوێت واتە ئەگەر کۆمەڵگەیەکی ئاینی و محەممەدی بێ وەکو ئەو مەقولەی لێدەیا و بەسەراتەی کە سەلمانی فارسی بە عومەری کوڕی خەتاب فەرمێ
گوێت بۆ ناگرین و گوێڕائەلیشت نابین تا پێمان نەڵێ ئەم قماشە زیادەی کە تۆ زۆر لە ئێمە بەهێز و بازووتر و چوارشانەتری ئێمە بەم زەعیفی و بێجرمیەی خۆمانەوە قماشەکە هێشتا بەشی نەکردین بەڵام تۆ لێکوێت بوو. مەبەستمەوەیەک ئەو کاتە دەسەڵاتدار ئەبێ لێپرسینەوەی لەکی لەسەر بکرێت ئەوەی ئیمامی عومەر هەر قاعیدەیەک دانێ من ئەینە لەکیادا ئەمەد لەکوێوە هێنا و چۆنت دەستکەوت و بەچیت پێکەوەنا. ئایا هۆکارەکەی ئەوەیە کە دەسەڵاتدار و حکمڕانی ئەمە پەنا بۆ پەیامی پێغەمبەر نابا صلی الله علیه و سلم پەیوەندی بەوە هەیە کە عیب و عار و گەندەڵی و ستەمەکانی دەرەکەون؟ بخۆی بەڕاستی ئەگەر بێت و ئێمە بە شێوەیەکی وەکو دوورتر یان بە قوڵتر بچینە ئەو مۆزوعە دەکرێت بڵین دەسەڵاتداران ئێمە زۆر جار دینیان بەکارهێناوە وەکو بۆ پەردەپۆشکردنێک هەم وەکو خیدعەیەک فێرێک لە خەڵکی تاکو خەڵکی بڵێ کاکە الحەمدوللا ئەوەتەوە فەرموو ئێمەش مسلمانین براگەورەکانیشمان مسلمانن ئەوەتانی هەندێک حاڵەت و هەندێک شت دەکەن بەڵام ئەوەی کە جەنابەت فەرمووی زۆر جاران ئیسلام دین بەکار هاتووە بۆ مەساڵیح بۆ ئەوەی کەوا هەندێک جار بۆ شاردنەوەی فەسادی ئیداریەکان هەندێک جار بۆ ئەوەی کەوا فێر و خیدعەش لە هەندێک کەس بکەن کاکە وەکو ئێمەش الحەمدوللا سوپاس بۆخوا مسلمانین لەخوای بەزیاد بێ ئێمە سوپاس هێر کەسێ دەکەین کە بە ئیسلام ڕازی بێ بەڵام بە ئیسلام ڕازی بوون بەس بە شیعارات نییە بەس بە محازەرە وتار نییە بەس بەوەش نییە کەوا ئینسان لەم ڕۆژەدان لەو ساڵەدا کۆمەڵێشت بکە بەڵکو ئێمە دەتوانین بڵین ئەوانەی کە نەک هەر بە ئیسلام ڕازین بەڵکو دژایەتی ئیسلامیش بەڵکو ئێستا لە زۆربەی قانونی مەسەلە ئەحوالی شخصی دژایەتی کۆمەڵێ لە بنەمای ئیسلامیەکان دەکرێت وەکو مارەکردن و وەکو حەقی مەهر و هەروەها قەزەی لێکجیابوونەوە و تەلاقدان و کۆمەڵی ئەحوالی شخصی کۆمەڵێ لە قەزای میرات کۆمەڵێ لە شتانەکە بەڕاستی شتیوا هێندراوە کە نەک هەری ئێرە نییە و نەک لەگەڵ ئەو میلەتە و ئەو خەڵکە و نەریتەکە ناگونجێ بەڵکو ئیستیراد کراوە لە وڵاتانی ترەوە هێنراوە بەڵکو چاو لە لێکەریە تەقلیدە لاسایکردنەوەیە ئەوەی کە جەنابەت فەرمووی دەڵێ زۆر جوانە با ئێمەش بتوانین کاکە بابین ئیسلامیش تاقی بکەینەوە ئێمە هەموو شتێکمان قانونی شەرقی غەربی ئەوروپی فەڕەنسی چی هەمومان جێبەجێ کرد بەڵام ڕۆژ لە ڕۆژ وەیلات و ڕۆژ لە ڕۆژەوە کۆمەڵگەیەمەوە لێک دەترازێ و ئەو هەموو عاناتە ئەو هەموو خەڵکە برسیە ئەو هەموو خێزانە کە لێک هەڵدەوەشێتەوە ئەم هەموو نیسبەی لێک جیابوونەوە ئەم هەموو خەڵکەی کەوا بەسەر تووشی کێشە و ئاژاو بووە ئێمەی مامۆستایانی ئانی دەزانین خەڵک سمعاناتی چییە ئایا ئیسلام شایەن بەوە نیە کە ئێمە جارێک تاقی بکەینەوە با بزانین کاکە خۆ ئەم میلەتەی ئێمە چ زەرەریشی لە ئیسلام کردووە ئیسلام چی لێ کردووە چ زوڵمێکی کردووە کە ئیسلام هاتووە نە دەوڵەتی هەبووە نە تەنانەت هیچی نەبوو لە توێک بدا بەڵکو کورد لەو کاتەدا فارسەکانی پەرستووە کوردی بەڕێز کردووە تەنانەت نامەکە ئیمامی عومەر کە بۆ ئەبا عوبەیدەی دەنێرێ ئەو میلەتە میلەتێکی قابیلن ئەوهان تەنانەت ئەو ماڵانەشیان مەسووتێنن کە بۆ بتپەرست و بۆ ئاگرپەرستن دروستیان کردووە بەڵام ئێمە زۆر جار بەداخەوە وەکو دەڵێ دەنجی دۆهۆڵ لە دوور خۆشە هەر شوێن کەوتەی ئەوانە بووین ئەگەر نا ئێمە بەڕاستی بمانەوێ لە خزمەت پێغەمبەر بین ژیاننامەی پێغەمبەر شارەزا بین ئێمە دەکرێت شتەکانمان تەقلیدی نەبێ مەسەلا شتەکانمان هەر ئەوە نەبێ لاسایکردنەوە بێ یان مەسەلا دووبارەکردنەوە شتی ساڵەکانی ڕابردوو بێ دەتوانین مەسەلا لە ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەر سەڵسم کۆمەڵێ شتی چاک بکەین مەسەلا وەکو جەنابەت فەرمووی هەمومان بە خۆمان دابچینەوە پێشی ئێمە دەسەڵاتدارەکان کاربەدەستەکان ئێمە گەڕاز دەکەین پێغەمبەرمان خۆش دەوێت سەڵسم حوبمان هەیە بۆ پێغەمبەر دەبێ ئیتیباع لە پێغەمبەر بکەین صلی الله علیه وسلم هەیەکی لە زانایان کۆمەڵی خاڵی خڕ کردوێتەوە دەڵێ حەقی پێغەمبەر بەسەر ئێمە ئیمان هێنانە بۆ پێغەمبەرە دیفاعکردنە لەو پێغەمبەرە نوسرەت و سەرخستنی دینەکەیەتی سەڵاوەتدانە لەو پێغەمبەرە صلی الله علیه وسلم سنەتەکانی وی جێبەجێ بکەی ڕەفتار و ئاکاری وی جێبەجێ بکەی ئەمجا کۆمەڵی شتی تر کە هەیە بەرامبەر بە پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆی ئێمە ناکرێت بە ڕۆژێک لە ڕۆژێک سەعاتێک یان لە ساڵێک ئەمە شتێکە بەڕاستی وەکو بۆ کات بەسەربردنە ئەگەر نابابین لە ئیسلامدا حەقەکان چۆن باسکراوە حەقی ئافرەت چۆن باسکراوە حەقی منداڵ چۆن باسکراوە مافی پیاو چۆن باسکراوە مافی زەعیف و ژێردەستە و لاوازەکان ڕاعیە چۆن باسکراوە ئەمانە گرینگە ئێمە کە لە دایکبوونی پێغەمبەر بە خۆمان دابچینەوە صلی الله عليه وسلم
زۆر باشە مامۆستا قسەیەکیش لەسەر خەڵک بکەین چونکە دوجار هەر خەڵکە دەبێتە هۆکاری هەڵبژاردننی ئەو دەستەی کە دەبنە حکومڕان و وهرە و دەستەیەش کە حکومڕانێک یا سیاسەتێکی حکومڕانیدا دەڕێژن کە ئیدی ئایا محەممەدی بێت یاخود غێرە محەممەدی بێت ئایا خەڵکێک کە دەڕژێتە سەر شقامەکان یاخود لەم ڕۆژەیە پرۆفایلی فەیسبووکەی دەگۆڕێت شعروشان ئەمە بە باڵای پێغەمبەرا دەنووسێت درودی خوای لەسەر بێت ینی من هاوڵاتیەکم بینی هاتبووە سەر جادا دەمانچەیەک بە لاقەویەوە بووە بەڵام هاتووە باس لەوە کاکە محەممەدی خۆش دەوێت لە کاتێکا دەزانین بەپی یاسا ئاسمانیەکان زروفیەوە نیە کە تۆ دەمانچێت پێوە بێت لە ناو بازاڕە و بەپی یاساکانی پەرلەمان و ناو وڵاتیش کە یاسایەکی ڕەنگە زیاتر ئیسلامیانەش نەبن بەڵام ڕێگەی پێنادام دەمانچەیە پێ بێت یا گەنجێک سیر دەکەی بە تەپودووکەڵی جگەرەوە هاتووە دەوێت خۆشەویستی خۆی بۆ محەممەد درودی خوای لەسەر بێت دەبڕێت کەواتە ئەم خەڵکەش تا چەندە بەرپرسن لە ڕنگڕێژکردنی حکومڕانی یا سیاسەتێک کە ئایا ئەگەر محەممەدی بێت یا غێرە محەممەدی بارەکەڵڵا بەخۆی بەڕاستی من عەرزی جەنابتانم کرد گوتمان زۆر کەس کە هاتووە بۆ ئەو مەوزوعە ئەو یادا یان بەرزڕاگرتنا احتیمالە سبێنێ خوانەخواستە منکەڕێک بێ بێشەرعیش بێ تێکەڵبوونی ژن و پیاش بێ بچێ بووێ ئەوەی کە جەنابەت فەرموو زۆر تەواوە و زۆر دروستە لەبەر ئەوەی چێ قیادە دروست دەکات مەسەلە ئێستا بۆ نمونە چێ دەنجیداوە بەو کەسانە چێ ئەوانەی کردۆ بە برا گەورە ئەمن ئەگەر جەنابەت بکەم بە برا گەوری خۆم سبێنێ زوڵمیشم لێ بکەی نابێ من دەنجێ بکەم دەبێت ڕازی بم لەبەرەوە من بۆ خۆم جەنابەتم اختیار کردووە و هەڵم بژاردووە پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم دەفەرمێ إذا هابت أمتي أن تقول للظالم يا ظالم فقد تودع منهم ئەگەر ئومەتی من ترسا بەستەمکار بڵێ ئەی ستەمکار یعنی خەڵکیوان تێدا نەما بەرەوچی بگرێ و یەقەی بگرێ بڵێ ئەتۆ ستەمکاری ئەتۆ عەدالەتت نیە ئەتۆ دادپەروەرنی ئەتۆ ڕەعیە و ژێر دەستەکانت لێت بێزارن دەفەرمێگە کەسانێک نەبوون وا بڵێن لەناو ئومەتی من ئەوە خواحافیزیان لێ بکە مانای خواحافیزیان لێ بکە یعنی خێریان پێوە نەماوە بۆیە بەڕاستی زانای شەهیدی ئیسلام سەید قوتب ڕەحمەتی خوای لێبێ دەڵێ لە ڕۆژی قیامەتدا چەندە پرسیار لە زاڵم مستەمکار دەکرێت ئێوە بۆ زوڵمتان کرد ئەوەندەش لە مەزلومەکان دەکرێت بۆچی زوڵمتان گەورە کرد بۆچی بەدەستی خۆتان کردتان بۆیە لەبەر ئەوەی ئێمە دەبینین لە ئیسلامدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ لا تەکونوا ئیمیعە مەبن ئیمیعە گوتیان چییە یا رەسوول الله فەرمووی ئین تەقولوا ئین ئەحسەن الناس ئەحسەننا وئین ئەساءوا ئەساءنا وەڵا کاکە خەڵک چاک بوو منیش چاک دەبم چوێ بازاڕی نابینانەوە دەست بە چاوتەوە بگرێ نازەم کۆمەڵێ لەو شتانە ولكن فطنوا أنفسكم بۆ خۆتان دامەزرا و زیرەک بن إن أحسن الناس فأحسنوا وإن أساءوا فأحسنوا ئەگەر خەڵک خراپ بوون چاک بوون ئێوەش چاک بوون ئەگەر خەڵکیش خراپ بوون ئێوەش خراپ بن ئەوەی کە جەنابەت دەڵێ زۆر جار قیادەکان دەسەڵاتدارەکان چێ دروستی دەکات ئەو خەڵکە ئەو جەماوەرە بۆیە بەڕاستی ئەوە گرینگە کە ئێمە وعیمان هەبێ وعی سەقافی ڕۆشنبیری نیشتیمانی وەتەنی کە ئێمە بە هەموو شتێک کەر نەڵێن بەخوا شتێکی چاکە و والله سمعنا وأطعنا نا دەبێ ئێمە پێغەمبەرمان فێری کردوین لا طاعة لمخلوق في معصية الخالق کاتێک کە ئێمە دەسەڵاتداران بێ ئەمری خوامان دێتە سەر نابێ بە قسەی ئەوان بکەین ئەطیعوا الله وأطیعوا الرسول وأولي الأمر منكم لە ئێوە معنی چییە إنما وليكم الله ورسوله والذين آمنوا الذين يقيمون الصلاة بۆی ئێمە دەبینین حکامەکان نەکرد لە هەموو دنیا حکم دەکەن بغەیری ما أنزل الله وەکو جەنابەت فەرموود بە محەممەدی نیە صلی الله عليه وسلم قانونێکی بەدیلە دەستکردە زۆر جاران ئیستیرادە لە وڵاتێکی کاتۆ کە لەگە مەناخ و جە و لەگەڵ کەش و هەوای ئێمە ناگونجێ ئەمجا بەسەریاندا سەپاندوین بۆی کە گرینگە خەڵکی موسڵمان بۆ ئەوەی جەنابەت کە باسی کرد ئیمامی عومەر زانایانی کە لە شاری هەولێرەوە قسەت لەسەر ئەم تەوەرە گرنگە کرد سپاس بۆ بەڕێستان بەڵێ خۆشەویستان ناوبڕێکی کوردوەرەگرین و لە تەوەری دووەمدا پێتان لە تەوەری دووەمدا پێتانەگەین. دوێنێ 12 ڕەبیع الأول ڕادیۆی سونەت بۆ بەرزڕاگرتن و گرنگیدان یا برەودان بە سونەتەکانی پێغەمبەری پێشامان صلی الله عليه وسلم پێی نایە ناو هەشتەمین ساڵیادی و بێگومان
ڕادیۆی سونەت جیاوازیەکی بێوێنەی کردووە لە زیندووکردنەوەی سونەت و فەرموودە بە پێزەکانی پێغەمبەری پێشەوامان صلی الله عليه وسلم کە زۆرجار لە نێو ڕادیۆی ئۆتۆمبیلەکەتەوە گوێبیستی فەرموودە و وتەی زانایانەبی بە تایبەت لە زیندووکردنەوەی تەواوی سونەت و ڕێژینی پێغەمبەری پێشەوامان صلی الله عليه وسلم. ئێمە لێرەوە پیرۆزبایەکی شیا و ئاراستەی تەواوی گوێگرانی خۆشەویستی ڕادیۆی سونەت هەروەها بەڕێوەبەر و کارمەندانی ڕادیۆکەکەین و ئەم تەوەرەی بەرنامەکەشمان قسەیەکەین لەسەر ڕادیۆی سونەت کار و چالاکیەکانیان پلان و بەرنامەی داهاتویان. بەڕێز مامۆستا شاخەوان سیا مەنسووری بەڕێوەبەری ڕادیۆی سونەت میوانی ئەم تەوەرەی بەرنامەکەمانەوە. مامۆستاگیان زۆر بەخێر بی، یادی لەدایکبوونی پێغەمبەری پێشەوامان و 8مین ساڵیادی دامەزانی ڕادیۆی سونەتیش لە جەنابتان پیرۆز بێ و لە کارمەندانیشتان. ئێخوا مەحفوظن، خۆی تەعالا لە هەموو لایەکی پیرۆز و مبارەکە بێتە مای خێر و بەرەکەت بۆ موسڵمانان ئینشاءالله. ئینشاءالله بەخێر بێ مامۆستاگیان. خالەتان ڕازی بێ ڕەبی. مامۆستاگەر لێوە دەست پێ بکەین، پێم وایە 8مین ساڵیاتان تێپەڕاندیدی. بەڵێ. 8 ساڵ ڕادیۆی سونەت چی کردووە؟ بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله ومن والاه. دیارە ڕادیۆی سونەت لە ڕۆژێکی زۆر گرنگە دەستی کرد بە پەخشی بەرنامەکانی خۆی کە ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم. واتە لە هەمان ئەو ڕۆژەی کە پێغەمبەری خوای تێدا لەدایک بووە، لە هەمان ڕۆژدا ڕادیۆی سونەتیش لەدایک بوو بۆ خزمەتکردنی سونەتەکانی پێغەمبەری ئازیز صلی الله عليه وسلم. ڕادیۆی سونەت دیارە لە 12 ڕەبیع الأولی ساڵی 1432 کۆچیدا دەستی بە پەخشی ئاسایی کرد کە بەرامبەر 14 دووی 2011 لە ئەو کاتێک کە پەخشی ڕادیۆکە کرا سەرەتای پەخش جەنابی مامۆستا شێخ سیدیق سەرگەتی خوای پەروەردگار دەرەجەی عالیکە و قەبرەکەی پڕنور بێ. بەدەستی مبارەکی مامۆستا شێخ سیدیق سەرگەتی پەخشی ڕادیۆی سونەت دەستی پێ کرد. لەو مدە زەمەنیەوە تا ئێستا ڕادیۆی سونەت الحەمدولله بەردەوام بووە لە خزمەتکردنی سونەتەکانی پێغەمبەر. لەو سەردەمەدا دیارە ڕادیۆ زۆر بوو بۆ ئەوەی کە بڵێ ڕادیۆی ئیسلامی بێ بۆ عام، بۆ سەقافەتی عام، و ڕادیۆی قورئان هەر زۆر بوو، بەڵام ڕادیۆیەک نەبوو بە ناوی ڕادیۆی سونەتەوە کە تایبەتمەند بێ بە زیندووکردنەوەی سونەتەکانی سەروەرمان صلی الله عليه وسلم. ئێمە هەر لەو ساتەوە کە هەستمان کرد کە فراغێک لە کوردستانە هەیە بەڕاستی، هەر لە محافەزەی سلێمانیەوە ڕادیۆی سونەت لەو کاتەوە دەستی بە پەخشی ئاسایی خۆی کردو و دەستی کردو بە خزمەتکردنی سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ڕێگەی کۆمەڵێ زانا و خەڵکی ئەکادیمیا کە تا ئەم لەحظەیە خزمەت بە ڕادیۆی سونەت بە موسڵمانانەکەن. لە مودەیەکی کەمدا ئەوە کە جەنابی فەرموو چیتان کردووە، لە مودەیەکی کەمدا ڕادیۆی سونەت الحەمدە توانی دەنگدانەوەیکی خۆی هەبێت لە خۆی خستە نێو سیارەکانەوە، دەستگا حکوومیەکان، ماڵەکان، خوشکان، برایان، تەنانەت نەک لە ناوی کوردستان بەڵکو لە دەرەوەی کوردستانیش سوپاس بۆ خوای پەروەردگار ڕادیۆی سونەت دەور و کاریگەری خۆی هەیە. ئێمە زۆر جار لە ئەمریکاوە، لە سویدەوە، لە دۆلی ئەوروپیەوە بەعام تەلەفۆنمان بۆ دێ، پرسیارمان بۆ دێکە فەزڵێ وەشەگەڕێتەوە الحەمدە ڕادیۆی سونەت بێجگەلەوەی کە ڕادیۆیەکی مەحەلیە لە کوردستانە پەخشی خۆیەکە لە شارەکاندا لە ڕێی سەتەلایتی پەیامیشەوە یەکێک لە دەنگەکانی کەناڵی ئاسمانی پەیام ڕادیۆی سونەتەکە بەڕاستی ئێمە لێرە و سوپاسیانەکەین، سوپاسی کەناڵی ئاسمانی پەیام و بە تایبەت کاک حاجی فاروقەکەین کە خوای پەروەردگار پاداشتی بات و توانیوێتی کە ئەم ڕادیۆی سونەتە لە ڕێی کەناڵی ئاسمانی پەیامەوە بگەێنێ بە ئەو شوێنەی کە کەناڵی ئاسمانی پەیامی پێگا بەڕاستی کە ئەوە دەورێکی زۆر گەورەی بوو. طبعاً پەیام سێ دەنگی لەسەرە، ڕادیۆی قورئان، ڕادیۆی سونەت و خودی. بەڵێ پەیام سێ دەنگی لەسەرە، خوای تەعالا بیهێڵێ ئینشاءڵڵە. سێ دەنگی لەسەر، دەنگێک دەنگی پەیام خۆیەتی، دەنگێک دەنگی ڕادیۆی قورئانی پەیامە، دەنگێکیش دەنگی ڕادیۆی سونەتە کە بەڕاستی ئەوە جێگەی دەستخۆشیەوە. ئێمە لە هەر شوێنێکی ئەم کوردستانە ڕادیۆی سونەتمەندانەوە ئیستیفادەمان لە پەخشی کەناڵی ئاسمانی پەیام کردووە، چونکە ئێستا الحەمدولله ڕادیۆی سونەت هەر لە سلێمانی کە پەخشی ئاسایی خۆیەکات، لە چەمچەماڵ پەخشەکە، لە کەرکووک تا دووس پەخشەکە، لە گەرمیان پەخشەکە، لە هەڵەبجە پەخشەکە، لە پێنجۆن پەخشەکە، لە سۆران پەخشی خۆی هەیە کە لە هەولێریش پەخشەکە دەستی پێ کردووە الحەمدولله. لە منتیقەی بتوێن پشدەریش ئەو بەنیازی ئینشاءڵڵا خەریکی مەسەلەی معاملاتین. تا ئێستا
الحەمدولله ڕادیۆ سنە توانێتی خزمەتێکی باش ئەنی بە پێی ئەوەی کە ئێمە ڕۆژانە خەڵک تەلەفۆنمان بۆ کات و ئەگەر تەماشای بەرنامەکانی شیکەین مەسەلەن ئەومان بۆ دەرەکەوە کە ڕادیۆ سنەت خزمەتێکی باشی کردووە. ئێمە یەکێک لە بەرنامە سەرکەوتەکانمان کە کەم جار بەرنمەیەک 8 ساڵ بەردەوام بووە. ئێمە بەرنامەی وەڵامی دروستمان 8 ساڵە بەردەوامە. زۆر دیموکراسی و مەدەنیشین لە ماوەی 8 ساڵە چوار بەڕێوەبەرتان گۆڕیوە. بەڵێ چوار بەڕێوەبەرمان گۆڕیوە دەستکردنی دەسەڵاتە. بەڵێ چوار بەڕێوەبەرمان گۆڕیوە مامۆستا بەڕێژانە دیارە لەو سەردەمەوە کە دەستیان بە خزمەتکردنی کرد تەسلیمی ئێمەیان کرد ئێمەش لە خزمەتیانە دوای ئێمەش بزانانی کێ دێتە پێش و تەسلیمیکەین. کێبوون کۆڵەکە ڕاگرەکانی ڕادیۆی سنەت بە درێژایی 8 ساڵی ڕابردوو بە تایبەت ئەوانەی کە لە ڕێی ڕادیۆی سنەتەوە پەیامی خواویستانە و سنە دۆستانی خۆیان بە گوێگران بەخشیوە. دیارە لە سەرەتای دروستبوونی ڕادیۆی سنەتەوە کە ناوەندی زانایانی کۆمەڵی ئیسلامی سەر بە ناوەندی زانایانی کۆمەڵی ئیسلامی بووە پاڵپشتێکی باش بوونە. یەکەم بەڕێوەبەری ڕادیۆی سنەت کە جەنابی مامۆستا هەورامانگەچێنەی دکتۆر هەورامانگەچێنی کە سەنداوی پەرلەمانی کوردستانە پاشان مامۆستا بەختیار کە ئیمام خەڵتیبە لە پێنجێن پاشان مامۆستا محەممەدی چیمەنی کە بەڕێوەبەری کەناڵی ئاسمانی بانگەوازە ئێسش بەندە لە خزمەتەوە برایەنەدام لە خزمەتەوە ڕادیۆدام ئەمە وەکو بەڕێوەبەرەکان بەڵام بەڕاستی مامۆستا گەلێکی زۆر خزمەتیان بە ڕادیۆ کردووە کە لە مینبەری ڕادیۆی سنەتەوە توانیویانە وتارەکانیان بگەێنن بە ماڵان کە ئەم مامۆستایانش دیارە زۆرن هەندێک گەنج خەڵکی ئەکادیمی مەسەر لە خزمەتیان کردووە. ئێمە بێجگە لە وتار و محازڕات کە یەکێک لە بەرنامە سەرکەوتەکانمان کە ئاماژەم پێکرد بەرنامەی وەڵامی دروستە. ئەم بەرنامەی وەڵامی دروستە 8 ساڵە بەردەوامە 8 ساڵە بەردەوامە بەبێ غەیری جومعان نەبێ بەرنامەی وەڵامی دروستمان کە هەموو ڕۆژێ ڕاستەوخۆیە خەڵکی لە کوردستان و خارجی کوردستان پەیوەندیەکردن پرسیارەکانیانەکەن تا ئێستا زیاد لە 2400 بەرنامەی ڕاستەوخۆی پێشکەش کردووە. 2400 بەرنامەی ڕاستەوخۆی پێشکەش کردووە کە بەرنامەکان لە یوتیوبی شایە لە یوتیوبی ڕادیۆ سنەدا زیاتر لە 20,000 وەڵامی پرسیاری بینەرانیان داوەتەوە بەس بە تەلەفۆن بێژگە لە نامەی کە پرسیار وەڵام دیار هەموو ڕۆژێک بەردەوامە کە هەموو ڕۆژە دیارە سەعات 9 بۆ 40 دقیقەیەوە بەرنامە ئەمە هەر جار و مامۆسایەک بۆ تەبەر و مامۆستا بەڕێزانە کە خزمەتیان کردو زۆرن بەڕاستی لەواچێ ناویان بڵێن بەڕێکمان لەبیر چە و تا چەند ڕادیۆکەتان بووەتە سەکۆیەک بۆ مامۆستایانی ئاینی یا ئەوانەی کە پەیامێکیان پێ بۆ زیندووکردنەوەی سونەتەکانی پێغەمبەر دوردی خوای لەسەر بێت بەبێ جیاوازی. ئێمە طبعا ئەم ڕادیۆ سنەتە لە هەولێرەوە بگرە کە مامۆستایانی هەولێر لێرە بەرنامەیان هەیە لە هەڵەبجەوە بیگرە لە گەرمیانەوە ئەتوانم بڵێم لە هەموو ئەو شوێنانەی کە مامۆستایانی ئاینی وتارێن بۆ ئێمە نردووە یان وتارێن تۆمار کردووە یان هاتوون بۆ ڕادیۆ سنەت ئێمە لە خزمەتیان نبووینە دەنگیان گەشتۆ بە دەنگی بە خەڵکێکە شەیدای وتار و محازەری مامۆستایانن دیارە ئەوش دوو جۆرە هەندێک لە مامۆستایان دێن لە ڕادیۆ سنەت بەرنامە پێشکەشەکەن کە ئەمە دیارە بەشێکی زۆری ڕادیۆیە بەشێکی تیران لە مینبەری خۆیانەوە دیارە ئێمە هەموو ڕۆژە وتارێکی هێنی دابەزێنین بۆی ئەو مزگەوتانەی کە تەنها 1000 کەس گوێ لێگرێ لە وتاری مامۆستاکە ئێمە بتوانین ئەم وتارە بگەێنینە 1000 ماڵ بیگەینە 2000 ماڵ کە ئەمە دیارە هەموو مامۆستایەکی بەڕێز ڕۆژی جومعە وتارەکەیمان بۆ دێنێت یان خۆمان لێ وەرەگرین ئێمە لەو هەفتەیە وتارە تازە داگرین واتە هەموو هەفتەیەک ئێمە وتاری 7 مزگەوت 7 مینبەر بەبێ جیاوازی دیارە بە بێ جیاوازی و مامۆستا بەڕێزانی کە وتارەکانە دەن کەرکووکی تایە هەولێری تایە ڕانەی تایە هەڵەبجەی تایە سولەیمانی تایە هەنی شارەکانی هەمووی تایە بەبێ جیاوازی الحەمدولillah کە ئەتوانم بڵێم ئەوشی کە کۆمەڵی ئیسلامی فێری کردوین هەر ئەبێ ئاوا بین ئاوا بەبێ جیاوازی بکەین کەناڵ پێم وایە کەناڵەکانی تریشمان هەروایە بێژگە لە ڕادیۆ سنەتکە ئەوەش بەڕاستی فەزڵی خوای و مامۆستایانە حەقیان بەسەرمانەوە. زۆر باش مامۆستا زۆر جار منێکی پابند بە ئاینەوە خێزانەکەم یا خێزانێکی تر لە کاریگەری ڕادیۆ سنەتەوە سڵاواتێک زیاتر لێدایان بەونە زیاتر پابند دەبێت بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە بەڵام ڕێژەی ئەوەی کە ڕادیۆی سنەت کاریگەری هەبوو بێت لەسەر ئەو خەڵکەی کەوا تەنها بە تەسکەرە موسڵمانە هێنانی بەرەو ئاینی پیرۆزی ئیسلام یا پابندکردنی بە شەریعەت و عیباداتەکانی ئیسلامەوە ئایا ئێوە لە ڕادیۆی سنەت ڕێژەیەکی واتان لای ئافرەتێکەوە سەرتاپا سفور بوو بێ
لە ڕێی رادیۆ سونەتەوە باڵا پۆژوو بێ گەنجێک لە مایخانە و نێرگە لە خانەکانە لە کافتریەکانە خۆی دۆزی بێتەوە ئێوە بە جۆرێ پەروەردەتان کردوێت کەوا ئێستا گەنجێکی پابند بێ و ئەهلی مزگەوت بێت. طبعا من لێرەوە داوا لە برایانی تەکسیەکەم کە بەڕاستی ئێمە گوێگرێکی زۆرمان لە تەکسیەوە ئەوەشی کە خوای پەروەردگار بە جۆرێک لە جۆرەکان هیدایەتی داوە لە ڕێی رادیۆ سونەت لە تەکسیا بووە. بۆی بەڕاستی زۆر سپاسی سایق تەکسیەکانەکەم کە زۆر بەیان الحەمدولله لەسەر رادیۆ سونەتن بەشێک لەو ڕۆزی زۆرتریشان خوای تەعالا بە خاتری ناوە جوانەکانی خۆی بەرەکەتی ئەرز و ئاسمانیان بەسەرا بڕێژێت. دیارە ئێمە خەڵکانێک تەلەفۆنیان کردو لە برایان و لە خوشکان و توانە تەلەفۆنەکەین سەوتەکەمان تەجیلکەن بڵاویکەنەوە بەشێکیان وەکو ڕێکلام بڵاوەکرێتەوە بەشێکیان لە رادیۆ سونەتدا وەکو ڕێکلام بڵاوەکرێتەوە کە تەلەفۆنیان کردو لە نزیکترین کاتدا من خوشکێک تەلەفۆنی بۆ کردم دیمەوەسا من لە چەمچە ماڵە تەلەفۆنەکەم ژمارەی مامۆستایەکی وێز دیارە لە رادیۆ سونەت ژمارەی مامۆستا وشاری جافەرانی ویست وتی مامۆستا لە تەکسیەکە بوومە چوون بۆ بازار کە چوون بۆ بازار بۆ شت کڕین من سەرتاپا سفورم بەڕاستی کە سواری تەکسیەکە بووم چوون بۆ بازار تەواو گۆڕانکاریم بەسەرداهات گوێم لە وتارێکی و مامۆستا بەڕێزە بووە گۆڕانکاریم بەسەرهات بڕیارمدا حیجاب بپۆشم پرسیارەکەم ئەوەی مامۆستا کە چوومەتە بازارم کردو پارەم پێ نەماوە ئەو پارەی کە پێم ماوە لە جاتی ئەوەی بیدەم بە لەچکێ بیکەم بەسەر داومە بە رادیۆک لەبەر رادیۆ سونەت لە ماڵەوە گوێ لێ بگرم رادیۆکەم کڕێوە نامەتەوە ماڵەوە تا ئێستا لە چکم لە ماڵان نییە تا ئەم لەحزەیە لە چکم لە ماڵان نییە ئایا گوناهبار نەبووم لەو بینەوە کە من تەوبەم کردواتومەتەوە ماڵ لە جاتی پارەکە بدەم بە لەچکە پارەم داوە بە رادیۆ لەبەرەوەی گوێ لە رادیۆ سونەت بگرم چەندین نمونەوەمە لای سوپاس بە خوای پەروەردگار کە خەڵکانێک زۆر جار قەرزی خەڵکێکیان لابووە ینی قەرز کەڕ بوونە ینی خۆیان لێ کەڕ کردووە بەڵام کە گویان لە مامۆستایەکی بەڕێز بووە کە گویان لە خوشکێکی بەڕێز بۆ دیارە بەرنامەی خوشکانیشمان هەیە بەرنامەی گەنجانیش گویان لێ بووە کابرا تەلەفۆنی بۆ کردی وەڵام مامۆستا قەرزەکەیان بۆیە ناومەتەوە وتوانە لە رادیۆ سونەت وتارێکیان داوە بخوا مامۆستا ئەو وتارە دووبارە بکەرەوە بەڵکو ئەو کەسانی کە قەرزارن بەڵکو گویان لێبێ و قەرزەکان بژێڕن ینی سوپاس بە خوای پەروەردگار لە مودەی 8 ساڵی ڕابردوودا خەڵکێکی زۆر ئیستیفادەی کردووە لە خوشکان لە برایان بۆ هەموو بوارەکانی ژیان بواری سونەت و بواری گوێگرتن لە قورئان و تەجویدی قورئان کە ئەوشی لە خۆگرتووە بێت تەڕەدەکەی 106.3 بەڵێ لە کوردستان لە سلەیمانی تەڕەدودی رادیۆ سونەت 106.9 لە هەولێر 106.7 لە شارەکان تریش تقریبا هەر لەو دەورانن زۆر باشە مامۆستا ئیمکانات و با بڵێن ئەو کولفەیی کە لە پشتی رادیۆ سونەتەوەیە ڕاستە ڕەنگە سیاسەتی کۆمەڵی ئیسلامی بێت چونکە بەدڵنیاییەوە رادیۆ سونەت هی کۆمەڵی ئیسلامی و سەر بە ناوەندی زانایانی کۆمەڵی ئیسلامی کوردستانە بەڵام لە ڕووی ئیمکانات و پێداویستیەوە ئێوە ئیمکانات کێ بۆتان دابین دەکاوە چۆنە ئیمکاناتەکانتان طبعا ئێمە رادیۆ سونەت لەژێر چەتری ناوەندی زانایانە لەوە چێ خەڵکی گەسە گوێ لێبێ تا ئێستا نەیزانی بێم رادیۆیی کێیە ینی خەڵکێک تەلەفۆنەکان رادیۆ سەر بەشەیە ئەوەی کە جێی شانازیە بەڕاستی بۆ ئێمە تا ئەم لەحزەیە رادیۆ سونەت شتی حیزبی بە هیچ جۆرێدا نەکردووە نە تەداخلی سیاسەتەکە نە تەداخلی هەواڵەکات تەداخلی هیچ کارێکی حیزبی ناکە لە دوجار ئەم تەداخل نەکردنش بۆ خۆی سیاسەتێکە کە پێی دراوە طبعا سیاسەتێکە پێی دراوە مەبەستم بگەمە سەر قسەکانمە مبتەدا بوو چۆنەڵێ لە عەرەبیە ئێمە طبعا ئەم رادیۆ سونەتە تایبەت دامەناوە بە خزمەتکردنی ئاینی پیرۆزی ئیسلام بەبێ ئەوەی خەڵکی بزانێکیە لە کاتی انتخاباتەکە حساسترین کاتی ئەحزابە بۆ دەنگێک لەو کاتەشە ئێمە شتی حیزبمان لێ نەداوە کە ئەمە سیاسەتی ئێمە بەڕاستی ئەمە سیاسەتی ئێمەیە کە هەموو شتێک بە حیزبی نەکەین هەموو شتێک بە سیاست نەکەین بەڵکو با خەڵکێک گوێ لەو رادیۆ بگرێ بە تایبەت مەسەلەی دینداری و ئەوەی لێوە فێر بێ بۆیە ئەو حاڵەیان لێبینی و خەڵکی دەوڵەمەند کە بە هیچ جۆرێک شتی حیزبی پێوە دیار نەبوو هەموو کەسێک لێوە دەرەکەوێت لەو رادیۆیەوە هاوکاری رادیۆ سونەتەکەن هەر لە سەرەتای رادیۆ سونەتیشەوە هەتا ئەم لەحزەیە کە لە خزمەتتانە دانیشم تا ئێستا تەنها پاڵپشتی رادیۆ سونەت خێرخوازان بوو ئەو خێرخوازە بەڕێزانە بووە ئەو خوشکە بەڕێزانە بووە کە بازنگی دەستی خۆیان هێناوە ئەڵقەی پەنجەی خۆیان هێناوە فرۆشتویانە خەڵکانێک گوێبیستی رادیۆ سونەت بوونەکە رادیۆ سونەت پێویستی بە
ئامێرێکە بۆ کڕینی ئامێرێک پەکیان کەوتووە بۆ گواستنەوەی ڕادیۆ بۆ شارێکی تر پەکیان کەوتووە ئامادە بۆ کولفەی لەسەرشان کردووە و تا ئەم لەحظەیەش ئەگەر بێ و 2 مانگ یان 5 مانگ 2 مانگ بۆ 5 مانگ دەستی دەوڵەمەند و خێرخوازان لە ڕادیۆ سونە ببڕێ پێم وایە ڕادیۆ سونە بەو شێوازە نامێنێتەوە کە ئێستاە بۆیە ئەتوانم بڵێن فەزڵی گەورە لە دوای خۆی پەروەردگار جەل لە جەلال و بۆ ئەو کەسە خێرخوازانەی زۆر باشە بەڵسا ناوەندە حزبی ئیسلامیەکان لە پەرلەمانتارێکەوە بیگرە لە مەڵبەند و لە ئەنجومەنێکی یا لەقێکیانەوە بیگرە هەتا مەکتەب سیاسی و ئەنجومەنی سیاسیەکەیان زۆر جار ئەم ناوەندانیان دەبنە ناوەندێکی خێرخوازی لە بەروی خەڵکی فەقیر و هەژار پەنایان بۆ دەبن بۆی کە خێریان پێ بکەن یاخود هاوکاریان بکەن تا چەندە ڕادیۆ سونەتیش بۆتە ناوەندێک بۆ خێر بۆی کە خەڵکێکی فەقیر و هەژار دەست لەم ڕادیۆ پان بکاتەوە لەوەی کە بە هاوکاری بکەن خێری پێ بکەن خێری بۆ کۆ بکەنەوە. طبعا ڕادیۆ سونەت بێجگەلەوەی کە خەڵکێک یارمەتی ڕادیۆ سونەت ئەدا بۆ خۆی بۆی ئەم چرایە نەکوژێتەوە خەڵکێکی زۆر جار لە کاتی بەرنامە ڕاستنەوە خۆکاندا جاری وایە فەقیرێک هەژارێک تەلەفۆنەکە ئەڵێ حاڵم خراپە هەر دوای ئەوە کەسێکی تر تەلەفۆنمان بۆکە ئەڵێ ئەو بەڕێزەی کە تەلەفۆنی کرد بە دەدەچوونێکی بۆ بکەن ئەگەر هەژار بێ من ئامادەم خزمەتی بکەم بالفعل چەندین خەڵکی هەژار لەو ڕێگایەوە من خزمەتمان کردو دوای بە دەدەچوونمان بۆ کردووە نەوتمان بۆ کڕیوە تەنانەت ئەرزەمان بۆ کڕیوە جاری وا بووە فەرشی ماڵمان بۆ کڕیوە هاوکاری منداڵەکانیمان کردو کرێکی بۆ کرێکەکەمان پێداوە ئەمە لە ڕووی فەقیری وەژار و پاشان لە ڕوویکی تریشەوە بۆتە بەڕاستی جێگەی ئەوەی کە خەڵکێک هەرچاوی لە ڕادیۆ سونەت بێ مەرجنی هەر لە ڕووی داراییەوە خەڵکێک چاوی لە ڕادیۆ سونەت بۆ مەسەلەن ئێمە لە ساڵانی ڕابردوودا لەو شوێنانەی کە دوورە دەستن لە مامۆستا کە قورئانیان پێ بڵێ ئێمە لە ساڵانی ڕابردوودا پرۆژەیەکمان ڕاگەیان 700 قەڵەم قورئانمان کڕی کە لە ڕێگەی خەڵکی دەوڵەمەندەوە بوو 700 قەڵەم قورئانمان کڕی لە دامان بەکردن بە شێوازێکە خۆمان ویستمان تەوزیعمان کرد بەسەر ئەو بەڕێزانەی کە بیسەر و بینەری ڕادیۆ سونەتن کە دیارە ڕادیۆ سونەت لە پەیجەکانی شار لە یوتیوبی شار هەیە ڕاستەوخۆ ئەو بەڕێزانێک کە دوورە دەستن ئەیانوێ فێری قورئان بن بەڵام مامۆستایان لە نزیک نییە مامۆستایان لێ دوورە ئێمە سوال بەخوای پەروەردگار کە یەکێکی تر لە پرۆژە خێرخوازیەکانمان تەوزیعکردنی 700 قەڵەمی قورئان و بەسەر ئەو بەڕێزانەدا کە لە ڕێگەی ئەو قەڵەم قورئانانەوە چەندین کەسیان ختمی قورئانی کردو فێری قورئان لە گۆڕانکاریە هەنووکە یان بنچینەیەکانەوە پلان و بەرنامەتان بۆ ساڵی نوێ چیەکە ئێستەوە لە ساڵێکی نوێی کارکردندان بەدنیازن چی بکەن ئایا هەر لە سەرمان ستایل و بەرنامەی پێشووە ڕۆن و هیچ گۆڕانکاریە بەسەر کات و شێواز و تایتڵ و هەتا پێشکەشکاری بەرنامەکان تانانە یان کامانن ئەو گۆڕانکاریان کە بەنیازن ئەنجامی بن دیارە ڕادیۆ سونەت بە پێوی کە ڕادیۆیەکی داعویە ڕادیۆیەکی بانخوازیە و سەوتیشە زۆر جار ئەو کەناڵانەی کە مەڕئین چۆنڵی بینەریان هەیەوەکو ئەم کەناڵێکی ئێستا لە خزمەتیان ئەو گۆڕانکاریانی کە بەسەر ئەمانە دێ زۆر جار بەسەر ڕادیۆیان نایێت جگە لە بەرنامە نەبێت ئێمە ئەو بەرنامانەی کە سوپاس بەخوای پەروەردگار ئێستا خەریکی تۆمارکردنی تا ئێستا دانەبەزیوە چەندین بەرنامان حازر کردووە ئەو بەرنامانەی کە لەم مانگەوە دەستمان پێ کردووە بەرنامەی خوێندنەوەی کتێب کە کردومانە بە بەرنامە ینی خوێندنەوەی کتێب وەکو بەرنمەیەک لە بەرنمەکان لە مانگەوە ئێمە دەستمان پێ کردو لە مانگی ڕەبیع الأولەوە کە یەکەم کتێب لە خزمەتی پێغەمبەردا صلی الله عليه وسلم باسی پێغەمبەری خوا ئاکات دەستمان پێ کردو وەکو بەرنمەیەک چۆن مامۆستایەک ئەدهم شەرقاوی یەکەم کتێبی ئەدهم شەرقاویەکە بەڕێزی خوێندوێتەوە ئەمە سیلسیلە کتێبێکە کە دوای ئەمە بە پشتیوانی خوای پەروەردگار کتێبی ڕێگای بەرەو ساڵحبوون و بەرەو خواچوون کە کتێبێکی تەسکیەیە خەڵک ئەمڕۆ بەڕاستی پێویستی بەلایەنی تەسکیەیە ئەوە پەخشەکرێت لە ڕادیۆ بەردەوام ئێمە بەرنامانەیە بۆ چۆنێتی بەرنامەکان کە ئەم بەرنامەی خوێندنەوەی کتێبە بەم شێوازە منەظەمیە لەم ڕەبیع الأولەوە دەستی پێکردووەکو بەرنامەکە جاری کتێبێک واتە کتێبێک تەواو بێ کتێبێکی تر دەست پێ بکەین و بەرنامەمان هەیە بۆ زیادکردنی پەخشەکەشمان کامە بەڕاستی خەڵکێکی زۆر بە تایبەتی ئێستا شارباژێر ناوچەیەکی فراوانە بەڕاستی کە ئەتوانم بڵێم تا ئێستا لە ناوچەی شارباژێر لە منتیقەی شارباژێر ڕادیۆیەکی لێنێکە تۆ
لە ڕوود بێ خۆت و ماڵ مناڵ گوێت لێ بێ بەڕاستی یان ڕادیۆکی ئیسلامی کە ئێستا الحەمدولillah ئێمە عەقدێکمان کردووە ڕادیۆ سونەت ئەگەینە هەموو منتیقەی شارباژێڕ و بتوێن و پشدەریش بە ئیزنی خوای پەروەردگار کامە بەڕاستی پێم وایە کارێکی زۆر گەورەیە و بەرەو پێشچوونیشی زۆر گەورەیە لە ڕادیۆ سونەتە کە بەنیازی ئینشاءڵڵا هەر لە مانگی ڕەبیع ئەوەلەیە بە ئیزنی خوا بکرێت. کەواتە کۆتا پرسیارم زۆر بە کورتی ئێوە ینی تا ئێستا وەکۆڵی ڕادیۆی سونەت سەرتاسەری نییە و لەوەچە پێویستان بە هاوکاری خێرخوازان هەبێت لە کڕینی کۆمەڵێ برجی گەورە بۆەوەی لە ناوچە شاخاوی دوورەدەستەکانی کوردستانیش پەخشەکەتان هەبێوانە؟ طبعا ئێمە بە تایبەتی کە هەندێک خەڵک زۆر داوای ڕادیۆ سونەتەکەن بەڕاستی زۆر تەلەفۆنمان بۆکەن مەسەلەن منتیقەی بتوێر پشدەر مانگ نییە دە 12 کەس تەلەفۆن نەکە ئەو بەڕێزانێک کە گویان لە ڕادیۆ سونەت هۆکار چییە کە هۆکارێک لە هۆکارەکان بەڕاستی لایەنی پەخشەکە ناگاتەوێ پەخشەکە ناگاتەوە هۆکارێکیش لایەنی حکومی عەرقەلە دروست دەکەن مەسەلەن ئێمە لە چەند مانگی ڕابردوودا زیاد لە 3 مانگە ئێمە هەوڵی ئەوەمان داوە کە ڕادیۆ سونەت بەرینە سەر ئەو شاخەی دووکان شاخی سارە کە جێگامان پەیدا کردو جێگامان تەرک بەڵام لایەنی ئەمنی زۆرجار ڕێگرە بەڕاستی لە بەردەستیەوە کە ئێمە ڕادیۆ سونەت بگەینە ئەو منتیقانە بۆیە لایەنێکی لایەنی ئیداری حکومی بەڕاستی زۆرجار عەرقەلە دروست دەکەن بۆ هەندێک منتیقە طبعاً بۆ زۆر جار لایەنی داراییە بەڕاستی بۆیە تا ئێستا ڕادیۆ سونەت لە سەرتاسەری کوردستانە ڕادیۆیەکی عام نییە چونکە ئیجازەی هەندێک منتیقە ببێتە سەرتاسەری و هیوای سەرکەوتن و کاری جوانترتان بۆ خوازین و دووبارە بە ناوی خۆم کاک جەلال و پیرۆزوایەکی گەرمتان ئاراستە. خۆشەویستان دەچینە خانەقای پڕ لە ئەوینی بیارە و ڤیتیەکی کاری دەستی و یادی مەولود دەبینین کە دوێنێ یادی مەولودی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم لە خانەقای پڕ عیلم و عیرفانی بیارەوە بەڕێوە چووە. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وتباعه ومن والاه. بخيراتني جنابشتانكم كزحمتان كشاوة من لإيران وهاتوم لجوان روب وخانقاي بياره لبو مولودو لدايقبوني بيغمري خواه صلى الله عليه وسلم وبوي كان هاتين بو بياري شريفة وهم قريقا معنا تيكردوان چونك بياري شريفة جيغي شريعتي بيغمر صلى الله عليه وسلم وشريعتي بيغمر جيتياز زينو بوسو لبر خاطري او هي مجاوازي هي لقل شوينكاين ترى لقل مزقوتكاين ترى لقل حجركاين ترى وخانقاي بياري چنداي چند صلاة جيغي علم وعرفان وجيغي تقوى جيغي شريعتي بيغمر وام شريعتي بيغمر صلى الله عليه وسلم بقاي بأوبو بقاي ببياره وبو لكردستاناته چي كردستاني ايران چي كردستاني عراق هموي لأنبياء الشريفة علمي ورقرتو وتقواي ورقرتو وبوي كان إيمشاتين بو ليادي دايقبوني بيغمري خاصة صلى الله عليه وسلم لو رقاي دروهاتين تا إيران لبر خاطري أول خلق محبتي بيغمر صلى الله عليه وسلم تابرات الضليان جواناني إيما إسادة چونك أول نرمسنا إنترنت وفزالي مجازي لحقيقتها بيغمرنا ناس صلى الله عليه وسلم وتماشا بك لهموش شنو مكان كان أجر بحثي بيغمر بكري صلى الله عليه وسلم بحثي السنة كاني بيغمر بكري أو بيغمر أناسين بريكو بيكي وبيغمر أناسين صلى الله تعالى عليه وسلم وأجر نجيرت ومراسم لك وعين النبيت جواناني إما جنجكان إما بيغمرنا ناس صلى الله عليه وسلم هذا زان بجن لا إله إلا الله محمد رسول الله بلام صفات كاني بيغمر سنة كاني بيغمر قوري بيغمر صلى الله عليه وسلم أخلاق الروشي بيغمر ناس صلى الله عليه وسلم
شاهی خوش کن خوخو ای مانگی گورم گورو روح و دولش هموی و تو ببی بفیدا مولاي صلی وسلم دائما روشت عاداتي تو ذكر قناعاتي تو صبر صداقاتي تو هيب يا بوي اقتنا بینەرانی عزیز یەکێک لەو بەرگانوێیانەی بەرنامەی پەیامی ڕۆژ لە فەیسبووکەوەیە واوەشکە لە چەند ڕۆژی ڕابردوودا زیاتر جێگەی بەربڵاوی ناو فەیسبووک بوو 12 ڕەبیع ئەوەل و ڕۆژی بەرڕاگرتنی لەدایکبوونی پێشەوامان محەممەد درودی خوای لەسەر بێت هەر لە فەیسبووکەوە محەممەد نووری ڕۆژنامەنووس دەنووسێت چەند دێڕێکی زۆر سادە ناکرێت تێنەگەیشتن و بێعەقڵی بگاتەوە ڕادەیی کە بە ناوی ئەوەی پێغەمبەری مسلمانان عەرەبە ئەم بۆنەیە بۆنەی عەرەبە و کورد نابێت یادی بکاتەوە ئەم بۆچوونە پڕە لە تەعەسسوب بۆ شتێک کە بوونی نییە پێغەمبەری مسلمانان لەوە دەرچووە خەڵکی مەککە بێت ئێستا شارە زوریەک و ئەندونوسیەک و مەغریبیەک و پاکستانیەک و فارسێک کە باوەڕی بە ڕێباز و بیرکردنەوەی ئیسلام هەیە ئەم کەسایەتیە بە نزیکترین کەس لە خۆیەوە دەزانێت ئیسلام و کاراکتەری پێغەمبەری مسلمانان تێکەڵ بوو بە ڕۆحی خەڵکی مسلمان بۆیە بێعەقلیە بە ناوی عەرەببوون و ڕستەی سواوی عاتفی نەتەوەیی بێمانە ئەم کەسایەتیە جیهانیە لە بیرکردنەوەی باوەڕپێکەرانی بهێنیتە دەرەوە زۆربەی مسلمانان یاینی دەبێت ئەو پرسیارە لە خۆیان بکەن ئایا بە مانای وشە ئەوان توانی و یانە ئەو پەیامە مرۆڤ دۆستیەی پێغەمبەری مسلمانان پەخش بکەن و بیگەێنن یان تەنها هۆکاری ترساندن و مردن و سزادانیان بەگوێی مسلماناندا داوە لە کاتێکدا جەوهری ژیان دۆستی لە ناو پەیامەکەدا هەیە لەم یادەدا ئەگەر باوەڕت نییە لە بەرڕێزگرتن لە هەستی گشتی نمایشی بۆ چوونەکانت مەکە یەکێکی دیکە لەو تێکستانەی کە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک دانراوە گەنجێکە کە دەڵێ ویستمان ئاهەنگی شەکرا و خواردنەوەکەمان کەمێک جیاواز بێت لە جیاتی شەکرا و کتێبێکی ژیانی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم کرد بە دیاری ئامادەبووان لە ئاهەنگەکەمان و لە جیاتی گۆرانی بێشەرعی سرودی ئیسلامیمان بەکارهێنا و بە ئاوی زەمزەم و خورمای عەجوە دەمی میوانانمان شیرین کرد لە هەمان کاتدا بانخواز بەڕێز پرۆفیسۆر دکتۆر خالید محەممەد ساڵح بە چەند پەیڤێکی بەسوود ئاهەنگەکەی زیاتر ڕازاوە کردی کارزان ڕەشید دەنووسێت سڵاو ئەی گەورەترین مرۆڤی سەرزەوی ئێستا کە ئەمە دەنووسم چاوم پڕە لە گریان و بە شەرمێکەوە دەنووسم و ناتوانم ناویشت بنووسم ئەزانم وەک پێویست نیم ئەزانم هێشتا کەم تەرخەمیم هەیە بەڵام دڵخۆشیشم هەتا وەکو ئێستا چاوانێکی گەورەم نەکردووە کە بۆ ئەبەت پەشیمان بم دڵخۆشم چونکە نامەوێت مرۆڤەکان ئازار بدەم هەرچەندە ئازاریشم دەدەن لەم ڕۆژە گەورەیەدا تەنها لە خوددا دەپاڕێمەوە کە خۆم بوون لە دەست نەیەم آخر ئازیزم لەم ڕۆژگارەدا بە دەگمەن مرۆڤەکان خۆیانن زۆریان لەبەر بەرژەوەندی ماسکیان پۆشیوە زۆریان پەیامەکەی تۆ بەکاردێنن بۆ گەشتن بە ئامانجەکانیان ڕۆژانە دەبینم مرۆڤەکان وتە و کارە جوانەکانت بڵاو دەکەنەوە بەبێ ئەوەی لە خۆیاندا مەوجود بێت آخر زۆر کارەساتە شتێک بنووسیت ئەمما لە واقعدا وانە بێت هەندێک لە مرۆڤەکانی ئەم ڕۆژگارە تەنها لە ڕووکەشدا دیندارن بۆیە لەم ڕۆژە مەزنەدا داوا لە خوای گەورە دەکەم لە تاوانەکانم خۆش بێت. بینەرانی عزیز دیارە دەچینە لای پەیامنێرمان لە ڕانیەوە کە لە یادێکی مەولودایە کەویش پەیامنێرمان ڕێناز ئەرسەلانە ڕێناسڵاوی خوا لێبێت ئەگەر پێمان بڵێ ئەمڕۆ لەو مەولودەی کە کراوە لەو مەراسیمەی کە ساز کراوە چییە
و مەولودەکەمان بۆ بگوازیتەوە. بەڵێ سلااو لەبێ کاک جەلال سلااو لە ئێوە لا بینەرانیش ئەمڕۆ هاوشەوەی شار و شارچەکانی تری کوردستان ئەمڕۆ لە دەڤەری ڕاپەڕین لە مزگەوتی گەورەی ڕانیە یادی مەولود یادی لەدایکبوونی پێغەمبەرمان محەممەد دووری خدای لەسەر بێت بەڕێوە دەچێت هاوڵاتیان بە گەرم و گۆڕیەوە پێشوازی لەو یادە پیرۆزە دەکەن ئەوەی دەیبینن یادی مەولودی پێغەمبەرمان سەروەرمان محەممەد دووری خدای لەسەر بێت بەڕێوە دەچێت لە مزگەوتی گەورەی ڕانیە بەڵێ بۆ ئەمە بەستا ئێستا چەند هاوڵاتیەک دەدوێنین بەڵێ مامۆستا ئەگەر بێتە ئێرە حەزت نەبێت ئەمڕۆ یادی لەدایکبوونی پێغەمبەرمان محەممەد دووری خدای لەسەر بێت پەیامی ئێوەی هاوڵاتی چییە لەم ڕۆژە پیرۆزەدا؟ بسم الله والحمد لله والصلاة والسلام على رسول الله. دوای دەستخۆشی بە خێراتنتان دیارە ئەمڕۆ هەم بەناوی خۆم دەست پیرۆزبایی لە سەرجەم مسلمانانی کوردستان دەکەم و داوا لە خوای پەروەردیگار دەکرم کە ئەم یادا ببێتە یادێکی وە سەرخان و گۆڕان بۆ تەواوی گەلی کوردی مسلمانان و هەموو مسلمانانی جیهان کەوا مسلمانان لەم ڕۆژگارەدا بە خۆیاندا بێنەوە دەست بگرنەوە بە قورئان و سنت و سنەتەکانی پێغەمبەری خوازین دووکەنەوە چونکێ بەهاتنە دنیای ئەم پێغەمبەرە گەورەیە صلی الله عليه وسلم گۆڕانکاری بەسەر تەواوی دنیادا هات کە واستەمی ئیستەمکاران نەما و هەروەها لە دوای ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دنیا پڕ بوو لە زوڵم و لەستەم لە ناعەدالەتی و هەتا دوایی لە هەموو سیفەتێکی بەد و خراپ بەڵام هاوڵاتیان لەو ڕۆژە پیرۆزەدا چی بکەن مامۆستا؟ پێویستە هاوڵاتیان بەڕاستی لەم ڕۆژەدا خۆشحاڵی خۆیان دەرببڕن و هەر بە هەر شێوازێکە بۆیان دەکرێت بە خوێندنەوەی سیرەی پێغەمبەری نازدار بەجێبێجێکردنی سنەتێکی پێغەمبەری نازدار و هەر خوشکوبرایەکی ایماندار پێویستە بەڕاستی کە ئێمە دەڵێن پێغەمبەری خوامان خۆش دەوێ هەوڵ بدەین لە ژیانی ڕۆژانەی خۆماندا لە هەڵس و کەوتماندا لە جیرانەتیماندا لە خزمایەتیماندا لە کوڕباوکایەتیماندا لە ژنومێردایەتیماندا لە برایەتیماندا لە گەل و نیشتیمانماندا دەست بگرینەوە بە قورئان و سنت بەڕاستی ڕەوشتەکانی پێغەمبەری خوا لە خۆماندا جێگیرکەین کە هەرچی ڕەوشتی بەرزە هەرچی سیفەتی جوانە هەرچی چاکیە کە ئەم پێغەمبەرە لە ژیانی خۆیدا بەردەستەی کرد و بە ئومەتەکەی ڕاگەیان پێویستە ئێمەش ئەو ڕەوشتە بەرزانە ئەمڕۆ ئێمەی هاوڵاتی کورد بە تایبەتی ئەم ڕەوشتە بەرزانە لە خۆمان لە خێزانمان لە جیرانمان لە وڵاتماندا بەردەستەکەین و برەوی پێ بدەین و گەشەی پێ بدەین بۆ ئەوەی ئینشاء الله خوای گەورە دەری و ڕەحمەت لە هەموو مسلمانان بکاتەوە خوای گەورە لە هەموو لایەکی پیرۆز و مبارەکە. زۆر سپاس دەست خۆش بێ مامۆستای بەڕێز. مامۆستا کاک جەلال ئەوەی دەبین ئێستا مەراسیمی یادی لەدایکبوونی پێغەمبەر محەممەد درودی خدای لەسەر بێت بەڕێوە دەچێت کە هاوکارم یادەکەمان بۆ بگوازێتەوە. ئوستاد جان گوێت لێمە وەڵایی نێرمان ڕێنازەرسەلان لە ڕانیەوە دیارە پێشەوەی کە بچمە چەمچەماڵ کە لەوێش چالاکیەک بەهۆی بەزڕاگرتنی ڕۆژی لەدایکبوونی سەروەرمان محەممەد درودی خوای لەسەر بێت دەچمە لای کۆتایی بڕگەکانی لە فەیسبووکەوە هەر لە فەیسبووکەوە فەخرەدین قادر سکرتێری پێشووی پەرلەمانی کوردستانیش دەنووسێت پەیامی قوتابیەکی قوتابخانەکەت لە یادی لەدایکبووندا سەروەرەکەم من هەردەم تۆی پێشەنگ و پەیامەکەت بە زیندوی و شکۆمەندی و خۆشەویستیەوە لە دڵمدا ڕاگرتووە پەیمانی پابندبوون و کارکردن دووبارە دەکەمەوە لە دنیا پڕکێشە و جەنگ و نادادگەریەکەی ئەمڕۆی ئێمەدا بە دڵنیاییەوە ڕێباز و پەیامەکەی تۆ تاکە چارەسەری ڕاستەقینەیە و پێویستە وەکو شاکاری بەرنامەی ژیان وەری بگرین هەزاران سڵاو و درود و ڕەحمەتی خوددا لە ڕۆحی پاک و مبارەکی تۆ و یار و یاوەڕ و شوێن کەوتوانت نوری چاوەکانم. ناجح عەلی دەنووسێت تۆ لەکوێ و ئێمە لەکوێ ئەی نازدارەکەی مەدینە چه سەرگەردانیە کە چاوقایمی و بێمروەتی و سەر لێ شێواویەکە خۆمان بە شوێن کەوتە دەزانین کەچی سەرتاپامان نەخرۆی تاوان و دەردی سەری دەستی خۆمانین
چلۆن بڵێن شوێن کەوتەتین دڵمان وابەستەی خۆشی دنیا کەچی بەدەمیش هاوارەکەین ئێمە فیدای ڕێگاکەتین نوێژمان پڕ لە خەیاڵاتە هەست و هۆشمان لە ئاست بەرنامەکەت کەڕ و کاسە بەدەم خۆشمانەبیت و بەدڵ حەزمان لە باق و بریقی حەیاتە آخر ئازیز کاتێ لەسەر پێی خۆت ڕاوەستایت و کاتێ ئەمر و نەهیت بەدەست بوو یەکەم ئیشێکە کردت برایەتی و دەست خستنە ناو دەستی یەک بوو کەچی ئێمە سەرەتای دەوڵەتداریمان لە جیاتی برایەتی یەک کوشتن و یەک بڕین و براکوژی و یەکتری دەربەدەرکردن بوو تۆ حکومەتدانە فەرقی نەبوو گەدا و نەدار و دارە بەڵام ئێمە دەستور لە لامان بڤەیە ڕێک ناکەوین پێی ڕازی نین ئەزانی بۆ چوون چۆن ئەبێ ئەو پاڵەوانی شاخە و لەگەڵ منی هەژار چوون چۆن ئەبێ ئەو پاڵەوانی شاخە و لەگەڵ منی هەژار بە هەمان گەز و پێوانە ماف و ئازادی بپێوین ئەی ڕزگارکەری مرۆڤایەتی من چۆن وەست ئەتوانم وەسفت بکەم لە کاتێکدا خوای باڵا دەست بە وئینەکە لەعەلا خولوق عەظیم وەسفی کردوویت آخر ئەبێ منی نەزان منی نەغڕۆی هەڵە و تاوان چۆن جورئەت کەم ناوت بێنم خۆم بە یارانت بچوێنم خەم خۆرەکەم ڕێنیشان دەر ڕێبەرەکەم لە تۆ فێری ژیان بووین فێری خۆشەویستی و قەدری یەک و دەستپاکی و شەرم و حەیا بووین ئێستەش کە پشتمان لێت کردووە خەڵکی ترمان لە جیاتی تۆ لە خۆمان ڕازی کردووە وا بە چاوی سەر ئەبینین چیمان بە خۆمان کردووە لەو حاڵی بێ حاصڵم بەستراوە دەرگای دڵم ساحەل بکە مشکڵم وەفتەح لەنا مخرەجە ئەوەندە عسیان بارم لە حاڵی خۆم بێزارم ڕاستەخۆ دەچینە لای پامنێرمان جەلال جەباری لە چەمچەماڵەوە کە چەندین چالاکی جۆراوجۆر بۆهۆی بەرزڕاگرتنی ڕۆژی لەدایکبوونی پێشەوامان محەممەد درودی خوای لەسەر بێت هەیە جەلال سڵاوی خوای گەورەت لێبێت ئەگەر پێم بڵێ ئەمڕۆ لە چەمچەماڵ چیە گوزارێت و ئەو چالاکی ئێستا تۆ لەوێت چییە بۆمان بگوازیتەوە سڵاوی خوای گەورە لە ئێوە و لە بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت و یادی لە دایکبوونی پێغەمەری پێشەوە لە جەنابتان و لە بینەران و لە گشتلایەک پیرۆز بێ دیارە هاوشێوەی شار و شارۆچەکانی دیکەی هەرێمی کوردستان کاک جەلال ئەمڕۆژ لە سەنتەری قەزای چەمچەماڵ هەر بە بۆنەی یادی لە دایکبوونی ڕابەری مرۆڤایەتی محەممەد درودی خوای لەسەر بێت چەند چالاکیەک بەڕێوە دەچن کە یەکێک لە چالاکیەکان ئێستا ئێمە لە کۆمەڵگەی پزیشکی بەخشینی لە چەمچەماڵ دیارە ئەمان ئەمڕۆ لەم ڕۆژەیە یاخود بڵین هەر بە بۆنەی یادی لە دایکبوونی پێغەمبەرەوە بڕیاریان داوە کە نەخۆش بەبێ بەرامبەر ببینن من بۆ وردەکاری زیاتر لەسەر ئەو بڕیارەی بڵین کۆمەڵگەی پزیشکی بەخشین بەڕێز کاک ساڵح حەمەڕەشید ئەندامی دەستەی بەڕێوەبەری کۆمەڵگەی پزیشکی بەخشی وەرەگرتیم کاک ساڵح ئەم کاتت باش سڵاوی خوای گەورەت لێبێ ئەگەر پێم بڵێ ئەو بڕیارەتان هەر بۆ ئەمڕۆیە و لە کاتژمێر چەند بۆ چەند ئێوە نەخۆشە بینن لێرە فەرموو سڵاوی خوای گەورە لە ئێوە لە بینەرانی من ڕێزی کەناڵی ئاسمانی پەیام پیرۆزبای یادی لە دایکبوونی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئاراستەی سەرجەم مسلمانانی کوردستان و مسلمانانی جیهان ئەکەین داواکاین لە خوای گەورە ئەم یادە بگێڕێ بە مای خێر و خۆشی بۆ میلەتەکەمان دیارە ئەم ئۆفەرەی کۆمەڵگەی پزیشکی بەخشین چەمچەماڵ تایبەتە تەنها بە ئەمڕۆ و بەشەکانی ژنان و مناڵبوون پێست و جوانکاری پزیشکی گشتی بەشەکانی دان ئەگرێتەوە لەم بەشانەیە ئەمڕۆ نەخۆشەکان بەبێ بەرامبەر ئەبینرێن کاتژمێر چەند بۆ چەند هاوڵاتیان ئەتوان سەردانیەوە بکەن ئاسایی دەوامی ئێرە کاتژمێر 2 دوانی و ڕۆدەست پێکات تاوەکو 11 شەو هەڵبەت بەشەکانی پێست و جوانکاری و ژنان و مناڵبوون تاوەکو 6 ئێوارە ئەبێت بەشەکانی دان و پزیشکی گشتی تاوەکو 11 شەو نەخۆش ئەتوانێت بێ بەرامبەر سەردانی ئێرە بکات و پزیشک چارەسەری بۆ لە کاتژمێر 2 تا 11 شەو هاوڵاتیان ئەتوان سەردانیەوە بکەن بەڵێ بە شێوەی ئاسایی کۆمەڵگەی پزیشکی بەخشین ڕۆژانە لە کاتژمێر 2 دوانیوە ڕۆ تاوەکو 11 شەو لە خزمەتی هاوڵاتیاندایە و ئەم بەشانش پزیشکی گشتی و بەشی دان تاوەکو 11 شەو لە خزمەتە ئەبن و پزیشکی ژنان و مناڵبوون و بەشی پێست و جوانکاریش تاوەکو 6 ئێوارە لە خزمەتی هاوڵاتیان ئەبن مەبەست و ئامانجتان لەم ئۆفەرە چییە؟ دیارە یاد و بۆنەیەکی پیرۆزە و عروفێکی کوردەواری زۆر جوانە کە ساڵانە یادی
ئاهەنگ ئەگێڕن و خۆشی دەرئەبڕن بە بۆنەی یادی لە دایکبوونی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام و بەو شێوەی کە عورفێکی جوانە و خەڵک لەم ڕۆژانەیە دڵخۆشە ئێمەش پێمان خۆش بوو ئەو خۆشی و خەندەی بخینە سەر ڕوخساری ئەو نەخۆشانەی کە ئەمڕۆ سەردانی کۆمەڵگەکەمان ئەکەن بە بەخشینیان لە با بڵێن بڕەپارەی بینینی پزیشکی پسپۆر و لەم قۆناغی ئێمە کە قۆناغی سەرەتای کردنەوەی کۆمەڵگەکەمانە بەڕاستی لە ئێستا هەر ئەوەندەمان لەدەست دێت زۆر باشە ئاواتمانە کە بتوانین دەمەوێت بزانم لە ڕۆژانی ئاسایی لە ڕابردوودا لە ڕۆژانی ڕابردوودا لەو ماوەی کە ئەم ڕۆژ بەبێ بەرامبەر خەڵک دەبینن ڕۆژانە چەند نەخۆشیان بینیوە لەو بەشانەیە کە ئەگەر ئێستا بەراوردێک بکەین بە دڵنیایی وەگەر بێ بەرامبەر بێت یارە سەردانکردن زیاتر دەبێت. کاک دکتۆر هاوکارم ئەوە ئەپرسێ ئەڵێ پێیان وانە ئەمڕۆ بە تاکید بە هۆی ئەوەی کە بێ بەرامبەر نەخۆش ئەبینن پێی ئەچێ کە ئەو هاوڵاتیانی سەردانی ئێرە کە ژمارەیان زیاتر بێ ئایا ئەگەر هاتوو فریانەکەوتن ئەو هاوڵاتیانە هەمووی دکتۆر بیان بینێ ئەمەوەرە هەر لەم ڕۆیە بە یاخود لە ڕۆژانی دیکەشا درێژەکرێتەوە. بڕیارەکەمان تەنها بۆ ئەمڕۆیە بەڵام ئەکرێ کاتی دانیشتنی دکتۆرەکان ئەوە لەگەڵیان ڕێککەوین کە کاتی دانیشتەکان درێژکەینەوە بۆ 11 شەو ئەوە بابەتێکە قسەمان لێ کردووە لەگەڵ دکتۆرەکان بەڵام هەڵبەت هێشتا بارودۆخەکە دیار نییە لێمان نازانین چەند ژماری نەخۆشەکان زۆر زیاتر ئەبێ و پێویستەکە پزیشکەکان بێڵینەوە تاوەکو 11 شەو یان هەر بەوەندە ئەوەندە بەس ئەبێت تاوەکو 6 ئێوارە یا 7 ئێوارە بەوەندە کۆتای بکەین. بەڵێ کاک جەلان هەر وەک لە پێشەشیش ئاماژەم پێکرد هەر جگە لەم ئۆڤەرەی نەخۆشخانەی بەخشین ئەمڕۆژ چەند چالاکیێکی دیکە لە سنتەری قەزای چەمچەماڵ بەڕێوە چن کە یەکێکیان پێکردنەوەی پێشەنگایەکی گەورەی کتێبە هەر بۆ بۆنی یادی لە دایکبوونی پێغەمبەر و درودی خوای لەسەر بێ و زۆر سپاس بۆ پەیامنێرمان جەلال جەباری لە چەمچەماڵەوە سپاس بۆ زانیاریەکانت کە لەگەڵمان نابووی. بینەرانی عزیز دەچینە لای راپۆرتێک هەر لە چەمچەماڵەوە لە قیششی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کە دوێنێ 12 ڕەبیع الأول بوو بۆ بۆنەیەوە کە سەردانی نەخۆشخانەی مناڵبوونیان دەکرد و هەر منداڵێک کە لەو ڕۆژەیە لەدایک بووە خەڵاتیان پێشکەش کردووە. جەلال جەباری راپۆرتێکی بۆ ئامادەکردین یا ڤیتیەک با پێکەوە بینەری بین. پیشەی ڕێکخراوی خوشکان هەڵدەچین لە ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه و سلم دین سەردانی نەخۆشخانەی لەدایکبوون دەکەین و دیاری بەسەر ئەو مناڵانەی کە لەم ڕۆژەیە لەدایکە بوون و هەم شیرینیش بەسەر دایکیان و ئەو کەس و کارانەیان کە لێرن و بەسەر کارمەندانی نەخۆشخانەکەیە و وەکو پیشەیەکی ساڵانە هەوڵ دەدەین کە ئەم یادە هەر لە مزگەوتەکانان نەکرێتەوە هەر لەو شوێنانەیە نەکرێتەوە کە ساڵانی پێشوو کراوەتەوە بگۆڕدرێ و بێ بە شتێکی فعلی و لەو شوێنانەی ترا کە پێویستە و وەڵا شتی زۆر جوان هەیە بڵێن ئێستا
دی سەردانێکم شوێناکە یان سەردانی قوتابخانەیەکە یان وەکو بەڕێز فەرموو لە چەند شوێنێکە نەمام ئەنێژیت خۆشە دەر ئەوە نیە تۆ شیرینی ببەخشێنیان ئاهەنگێک پێ لە هۆڵەکە و چەند کەسێک کۆ بکەیتەوە چەنەها شتی یان لەو ڕۆژەیە تۆ توانی نامیلکەیە کتێبێک لەسەر ژیان نامی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یانیش لە هەر ساڵە تۆ بتوانی چەند سنەتێک لە خۆتا زیندوو بکەیتەوە هەر کەسەمان لای خۆمانەوە کە هەوڵ بدەین هەر ساڵە و چەند سنەتێکی لە خۆمانە زیندوو بکەینەوە و یادەمان ئەو کاتە بەرز بوو پیرۆز ڕاگرتووە ئینشاءالله لە شوێ گەورەتری ئەەکەین و باشتریشی ئەەکەین پشتیوان بەخوای گەورە. بەڵێ خۆشەویستان بەم شێوەیە کۆتاییمان بە بڕگە و پرۆگرام و بابەتی ئەم ڕۆژمان هێنا لە بەرنامەی پەیامی ڕۆژ تا بە گەیشتنەوەیەکی تر و لە هەڵقەیەکی تری بەرنامەکە بە خوای گەورە و میهرەبانتان ئەسپێرین خواتان لەگەڵ.